بەڵێ بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێت دیارە ئەو دیمەنە سەرنجڕاکێشانە ئەوە دیمەنی هەندێک لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داری هەرێم بوو. بەڕاستی لەگەڵ بینینی دیمەنەکانە زۆر یادگاری تاڵم بیرکەوتەوە لەبەرووی کە لە زۆرێک لەو شوێنانەدا بە تایبەتی هەندێک لۆکیشنی دیاریکراو لە خانەقین لە کەرکووک لەو ناوچانە بەرنامەم پێشکەش کردەوە بەداخەوە تاوەکو دێ نەهامەتیەکانیش زیاد دەکات. لەگەڵەوەی کە ئەم ماوەیە دووسێ بەرنامەی زۆر باشمان لەسەر سەرژمێری گشتی عێراق پێشکەش کرد، لەگەڵەوەی کە بەهۆی بانگەشەی هەڵبژاردنەوە ئەو بەرنامانەم ڕاگررت بوو، چونکە بەشدارێکی سنوورداری بەرنامەکەی من هەبوو لە مەسەلەی بانگەشەی هەڵبژاردندا. بەڵام لەوەتی بەرنامەکەم بەردەوام بەڵێنی حیزبەکان هەر ئەیبیستین لەسەر ناوچەی جێناکۆک و خاکی نەگەڕاوی کوردستانیا ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داری هەرێم، بەڵام بەداخەوە وەکو ڕۆتینێکی لێ هاتووە، وەکو قسەکردنێکی لێ هاتووە دەنا ڕۆژ لە دوای ڕۆژ کێشەکانی ئەو ناوچانە کەڵەکا بێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی سیاسیەوە، هەتا لە ڕووی ئابووریەوە، چونکە بەتەنیا ئەوەی کە بوونی مەعاش لەوێ هەیە مانای ئەوە نییە کە لە ڕووی ئابووریە و ناوچانە گەشەی کردووە. بەڵام مەسەلەیەک کە هەستەکەم حکوومەت هەرێمی کوردستان و سەرۆکاتی دەستەی ئامار لەسەری زۆر جددین، ئەویش مەسەلەی سەرژمێری گشتیە لە عێراق. وەکو مەبدەئەکە هیچ لاریەک نییە لە کوردستان، بەڵام لەسەر میکانیزمەکە، لەسەر یاریکردن و پاشگەزبوونەوەی حکوومەتی عێراق وەزارەتی پلاندانانی عێراق بە تایبەت لەسەر ئەو ڕێکەوتنەی کە دەستەی ئامار و وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان لە 2019 لەگەڵیان ڕێکەوتووە. زۆر پەرۆشە تا ئێستاش زۆر مەبدەئیە، بەڵام بەداخەوە ئەوەی کە من بیستومە و بەڕێز سەرۆکی دەستەی ئاماریش لێرەیە لەگەڵ میوانە بەڕێزەکانی ترم، بەڕاستی ئەوەی کە ئەمان حەماسەتیان تادێ کەمە بێتە و سار دەبنەوە ئەوەیە کە ئەوان بەڵێنەکان جێبەجێ ناکەن. بەخێراتن سەر چاوەکانم، سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. لەبەرەوەی ئێمە بەرنامە بۆ خەڵکەکەین، ئێوەش هەر بۆ خەڵک هەوڵەیەن با سەیری ئەم دیمەنانەی قسەکردن لەگەڵ خەڵک بکەین کە ڕوودا و کردوێتی فەرمونون. من ناو خۆم تۆمار کردووە، بێ هەموو کەسێ ناو خۆی تۆمارکە، لەبەرەوە ئەم ئیحسایە زۆر زەرورە بە تایبەتی بۆ کەرکووک. وەڵای داوای ئەەکەم لە خەڵک هەمووی ناو خۆی تۆمارکە و ناو خۆم تۆمار کردووە و خێزان و کەسوکارشم ناومان هەمومان ناومان تۆمار کردووە و پرۆسەیەکی باشە بەعام بۆ خەڵکی شاری کەرکووک و پێم باش هەر کەسێک کە ناوی تۆمار نەکردووە ناوی خۆی تۆمار کرد. بەڵێ هاتن تۆمار مەگەل لە حساقی و ماڵی خۆم و براگەم و باغمانش هەموویە داواکارم لە هەموو خەڵک بەشداری بکەن، لەبەرەوەی شتێکی باشە بۆ دوو کوردی دووس خوڕمات و زۆر شتێکی شاکە بزانین عەدەدی کورد لەم شارە چەندە. تۆمارێشتا ناتنە خوا ناتنەوە هێشتا ناتن ئەگەر بێن ناو خۆ تۆمارەکەی ئەی بۆ نایکە. ئەف تعداد وێل بیستی مەها 11 بشکلێکی ڕسمی دەست بیکە نها وەکات تعدادێکی مساغەرە و گرینە ئەم وەکە خەڵکی شنگال مدوي هكا مثلا حقلي قومية دي هبه قومية يزيدية يعني قيدة بيتها بتاندن وبنفس الوقت حتى ناز حمو فتقرينا شنغال هنجي دست بتعداد الرسمي بيتكرن شنغال. طبعا نجبر تعداد سكاني وفرقة جوال تقدرين الكندا مجمعاتها براستي يمكن فقط تشتكي أجهزة حسب معلوماتي دمي راستا عدد أفراد الأسرة بن راستا مال رقمين بس افتشني كافية براستي مدفي بشتكي خلقي ما فذيريه شنقال وكوتي تكملي بشتي هنكي نو افتعداد هذا باشيك نجبر بترج تشيلو بينجر سدي اش خلقي از دي تانها المخيمات هذينا كرجي شونا خارجي عراقي بنفس الوقت حقلي قوميتي او الدين افشي الفورما عندنا بالتالي وبيجن مثلا عدد سكاني شنقال هفتنا نابجني از دي ال 75 تعداد سكاني هاتا تشيكرن هنكي كوتن از دي 450 حتى انه بيجن از دي كيم درش مليونك يا العراقي ده وخارج عراقي فتشت براستيني دقيقه براستي مدفي شغليان بتري دقيق به لە مەخمور نای خۆم تۆمار کردو لە گەمار و سازیدا و زۆر گرنگی دەزانم کەوا خەڵک بێ و خۆی تۆمار بکاتن چکە ئەو سەرژمێریەشی گرینگە سەبارەت بە کورد و عەز دەکەم ئەوانەی لە هەولێر دانیشتبوون لە دەوروبەری لەو ڕۆژەدا بچن خۆیان تۆمار بکەنەوە
ئێستا لە هەولێردا دەنیشین بە ئاسڵ خەرچی مەخمورین یەکەم شەهیدی شەڕی داعش کوڕی من بووە کە خینماندایە لەوێندەر ڕۆژی 20/11 ئینشاڵا لەسەر ژمێری ئەلەوێندەر دەبین. بەڵێ بەڕێزان جارێک تر سڵاوتان لەوێ هەڵبەتە سەرژمێری دڵی پلاندانانە بەخشینی بەرچاو ڕوونیە بە کۆی کایەکان بە تایبەتی حکوومەت و وەزارەتی پلاندانان بۆیە لە دنیادا گرنگی زۆر پێدرێن نمونەی هەندێک وڵاتی کە کەمتەرخەمیان تیا کردووە و مۆنتینیگرۆ هەندێک وڵاتی پێشکەوتوی وەکو ئەمریکا و سوید و ئەڵمانیاش کە چەند سەرژمێری بەلایەنەوە گرنگە چەند داتاکان شیتەڵەکەن ئەو داتایانە چۆن لە کایی بزنسەوە هەتاوەکو ئیدارەدانی وڵات هەتا کاری کۆمپانیاکان هەمووی کاری لەسەرەکرێ هەندێک شتی تریشتان لەمە پیشانەین فەرمونون. دوای 13 ساڵ لە ئەنجامدانی دوایین سەرژمێری حکوومەتی مۆنتینیگرۆ سەرژمێریەکی ئەنجامدا. سەرژمێریەکە 11 مانگی خایاند و ئامانجیش ئەوە بوو ڕێژەی پێکاتەکانی وڵاتەکە بە وردی بزاندرێت. وڵاتە ئەوروپیە بچووکەکە لانی کەم 6 نەتەوە و پێکاتەی لێدەژی. 256,430 گەورەترین گروپی مۆنتینیگرۆ کە ڕێژەکەیان 41.12 خۆیان بە مۆنتینیگرۆی ناساندووە و ژمارەیان 256,436 کەسە. دوای ئەوان 132.9 سربی و 109.45 بۆسنی و 104.97 ئەلبانی و 102 رووسین. ژمارەی تەواوی دانیشتوانی مۆنتینیگرۆ 623,633 کەسە. 44,000 کەسیش بە هۆکاری جیاواز لە دەرەوەی وڵاتەکە دەژین. بەراورد بە سەرژمێری ساڵی 2011 ژمارەی مۆنتینیگرۆییەکان کەمی کردووە. پێش 13 ساڵ ڕێژەیان 145 بوو. هەروەها سربیەکان 104 بەراورد بە سەرژمێری پێشوو زیادیان کردووە. 108,3,24 کاتۆلیچکە زۆرترینی خەڵکی مۆنتینیگرۆ کە 171 کریستیانی ئۆرتۆدۆکسن لە 19.9 مسلمانن لە 3.2 کاتۆلیکن لە 2.2 بێئین و لە 2.1 نیانویست ئاینی خۆیان ئاشکرا بکەن. زمانی مۆنتینیگرۆیی لەو وڵاتەدا فەرمیە بەڵام زمانەکانی سربی و ئەلبانی و بۆسنی لەو شوێنانە بەکاردێنرێت کە بەشی زۆری خەڵکەکەیان قسەیان پێدەکات. تەنیا ئەحمەد ڕووداو. بەڵێ بەڕێزان جارێکتر سڵاوتان دەبێت سەیری وردەکاری ئەو داتا و زانیاریانە بکە کە چەند گرنگە. ئەوە لە وڵاتێکە کە سەرژمێری دەمێکە دوا کەوتووە ڕەنگە زۆرێک لەو زانیاریانەی لە ناکاو بەدەستیان کەوت بۆ ئەو وڵاتە بۆم بوو بێ ترە بێ کاری لەسەر بکەن پەیوەندی بە ژماری دانیشتوانیانەوە بوو بێ پەیوەندی بە زمانەکانەوە بوو بێ یا هەر شتێکی تر یەک سەیری ئەمریکاکەین و اینجا ئەمەوێ بەڕاستی لەبەرەوەی کە میوانەکانم هەمویان تایبەتمەندن بە تایبەتی جەنابی سەرۆکی دەستە لێرە خەڵکی کوردستان بەرچاوی ڕوون نییە ئەبێ ئەم شەو لە ڕووداوە ئەو زانیاریەتان بە ڕەهایی بۆ وەربگرم. خۆشم هێشتا هەر ئەو دڵە ڕاوکێمەیە وەکو ئینسانێک وەکو میدیاکارێک وەکو کوردێک ئەبێ ئەمڕۆ کاکسیروان پێمان بڵێ بۆ هەستەکەین سستن بۆ تەشجیعکردن کەمە خلافەکانتان لەکوێدایە ئەزانم ئێوە چەند موهتەمن بە ناوچەی جێناکۆک بۆ بە خەڵک ناڵێن بڕۆرەوە جاری پێشوتم ڕەنگە خەڵکێکە بێ نەک لە سلێمانی و دۆکەوە لە ئەوروپاوە بگەڕێتەوە ئایا ئەگەر مەرجەکانتان جێبەجێ نەکەن ئەگەر داتا و زانیاریەکان نێت ڕاستە و خۆک و بەغا بۆ هەرێم ئەیکەن یا نایکەن ئەگەر ئەیکەن عاقیبەتەکەی چییە بێ ئەنجامەکەی چییە بێ ئەگەر نەیکەن ئەکرێ بەس لە ناوچە کوردستانیەکان بکرێت با سەیریەکی ئەمریکاش بکەن. لە ئەمریکا هەموو 10 ساڵ جارێک سەرژمێری لەلایەن نووسینگەی سەرژمێری ئەمریکاوە دەکرێت. ژمارەیەک شێواز بۆ کۆکردنەوەی داتا بەکاردێت لەوانەش بەشداریکردن بە پۆستا تەلەفۆن و ئۆنلاین. حکوومەت داوا لە خەڵک دەکات خۆکارانە فۆرمی سەرژمێری پڕ بکەنەوە و دواتر بە پۆستە بینێرن بۆ نووسینگەکانی سەرژمێری. لە ساڵی 2020 بۆ یەکەم جار ڕێگەدرا بە ئۆنلاینیش بتوانن فۆرمەکە پڕ بکەنەوە. گەڕانی ماڵ بە ماڵ ئەگەر ماڵێک تا ئەو کاتێ بۆی دیاریکراوە بەخۆی فۆرمەکە پڕ نەکاتەوە ئەوە فەرمانگەی سەرژمێری کارمەندەکانی دنێرێتە ئەو ماڵانە بۆ ئەوەی زانێرەکان کۆ بکەنەوە.
لەسەر ژمێریدا ئەم زانیاریانی خوارەوە کۆ دەکرێنەوە ناو، تەمەن، نەژاد و نەتەوە دۆخی نیشتە جێبوون کە ئایا ئەو کەسە خاوەن خانووە یان کرێتی. حکوومەتی ئەمریکا ئەم سەرژمێریە بۆ کۆمەڵێک مەبەست بەکاردێنێت لەوانەش دیاریکردنی بازنەی هەڵبژاردن. ئەو ویلایەتانەی دانیشتوانیان زیاد بووە کورسیەکانیان زیاد دەکرێن. ئەوانەیشی دانیشتوانی ئەو خۆی ماوەتەوە یان کەم بووە کورسی لەدەست دەدەن. دیاریکردنی ژمارەی نوێنەران. داتای سەرژمێری یەکلایی دەکاتەوە کە هەر ویلایەتێک لە ئەنجومەی نوێنەران چەند کورسی دەبێت. تەرخانکردنی بودجە. زیاتر لە 1.5 تریلیۆن دۆلار بودجەی ساڵانەی فێدراڵی لەسەر بنەمای سەرژمێری بەسەر ویلایەتەکان و حکوومەتە خۆجێیەکاندا دابەش دەکرێت. پلانی بازرگانی و ئابووری. دامەزراوەکان و بازرگانی بچووکەکان داتای سەرژمێری بەکاردێنن بۆ ئەوەی بڕیار بدەن لەکوێ کۆگە و کارگەی نوێ بکەنەوە. فرێگوزاری و تەندروستی. داتای سەرژمێری بەکاردێنرێت بۆ پلاندانان بۆ چۆنیەتی بەهاناوەچوونی خەڵک لە کاتی هەبوونی کارساتی سروشتی. خزمەتگوزاری کۆمەڵایەتی. حکوومەتە خۆجێیەکان داتای سەرژمێری بۆ پلاندانان بۆ پرۆژەکانی شار و باشترکردنی خزمەتگوزارەکانی نیشتە جێبوون بەکاردێنن. بەڵێ بەڕێزان جارێکتر سلااوان لەبێ یەکشت سەرنجی منی ڕاکێشا سەیری سەرژمێریکەن لە ئەمریکا. وڵاتێک کە سەروەری جیهانە، وڵاتێک بەهێزترین ئابووری هەیە، وڵاتێک سوپەر پاوەرە، هێشتا لەوێ مەسلەی نەتەوە گرنگە. بەڵام لە بەرنمەکانی پێشوە پێیان وتم پرسیاری نەتەوە پرسیارێکی بنەڕەتی نییە. وەجگە لەوە هەر هەڵگیراوە. وەجگە لەوە چل پرسیار بۆ ئەو وڵاتە بێکێشەیە بۆ ئەم وڵاتە پڕ لە کێشەیە بەتەنیا 70 پرسیار. اینجا من ناچمە ناو هەڵسەنگاندنەوە لەبەری جەنابی سەرۆکی دەستە لێرە بەخێراتن سەر چاوەکانم دکتۆرە بەڕێزەکان میوانە ئازیزەکان خات و سۆزان جەنابی سەرۆکی دەستە کاکسیروان دڵخۆشم کە ئەم جارە لەگەڵ مای لەبەرەوەی هەندێک نیوەی وێنەکەم بەردەوام گواستەوە بۆ خەڵک کە ئەمڕۆ خۆت لێرەی وەڵامی باشترم ڕەنگە دەست بکەوێ. گرنگی سەرژمێری پێش هەموو شتێ لە زاری خۆتەوە با ببیستین. وەڵام من چەند باسی سەرژمێری بکەم ڕەنگە حەقی خۆی نامێ. لە عێراقدا تا ئێستا ئەو سەرژمێریانەی کراون دواییان ساڵی 1970 بووە. ئەوەی لەنەوە حەوت کراوە بەبێ هەرێمی کوردستان بووە. لە 1970ەوە تا ئێستا 37 ساڵە ئەو داتایانی کە لە سەرژمێری دەستەکەوێ بەدەستمان نەگەیشتووە. سەرژمێری لە هەموو وڵاتێکە کرێ لە زۆر کەم وڵات ناکرێ. ئێمە گەر بمانەوێت سەرژمێری بکەین بە منەبا بۆ هەموو شتێک سەرژمێری گرنگترین شتە گەورەترین پرۆسەیە کە حکوومەتێکە لە هەر وڵاتێک گەورەترین پرۆسەیە گرنگترین پرۆسەیە کە حکوومەتە گاتەن دوورترین و بچووکترین یەکەی کارگێڕی ئەچێت بۆ ناو هەموو ماڵەیەک ئەچێت بۆ ناو هەموو دامەزراوەیەک ئەچێت بۆ ناو هەموو دوکانێک و باڵەخانەیەک ئەچێت بۆ ناو هەموو دێیەک ئیتر سەرژمێری کوچە و کۆڵانەکانی وڵاتەکە هەمووی ئەگەڕێت هیچ شوێنێ نامێنێت کە نەزانرێتەوە داتاکایت لەو شوێنە چۆنە لە ڕووی دانیشتوانەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پێکهاتەوە لە ڕووی بیناوە لە ڕووی چالاکی ئابووریەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئابووریەوە لە زۆر ڕووەوە تۆ ئیتر حکوومەتت ئەبێتە خاوەن داتا کە ئەتوانێ ئیشی لەسەرکە. مامەسا بێگومان وەکو فەرمووت سەرژمێری بە ڕێکۆپێکی بکرێ بەردی بناغی بنیادنانە بە ناڕێکۆپێکی بکرێت لە وڵاتێکی پڕ لە کێشە و نەکڵۆکی وەکو عێراق ڕەنگە بێ بە سەرەتای قۆناغێکی نوێ لە ئاژاوە. ئێمە کەمتر لە مانگێکمان ماوە. ئێستا گەیشتۆتە کوێ مەسەلەی سەرژمێری؟ سەرژمێری لە عێراقدا 2011 قەرارە 20 و 21 قەدەغی هاتوچۆ بکرێ و فەرمانیشی پێدەرچۆ لەلایەن سەرۆک وەزیرانی عێراقەوە. ئێستا ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ئەوەی زۆر بەمان ڕەنگە بینی بێتمان تا ئێستا پرۆسەی گەمارۆسازی و ژمارەدانانە. ئەم پرۆسەیە قۆناغێکی سەرەتاییە بۆ ئەوەی تۆ بچیتە سەرژمێری. لە سەدا چەندی تەواو بووە؟ تا دوێنێ لە سا هەفتای تەواو بووە لە هەرێمی کوردستان. لە ناوچەی جێناکۆک ئەوان لەگەڵ عێراقا وابزانام لە سانەوە حوتیان تەواو کردووە تا ئێستا. ئێمە لە یەکی دەستمان پێکرد ئەوان لە یەکی نۆ دەستیان پێکرد. اینجا ئەگەر دواتر بێنە سەر هۆیەکانی دواکەوتنمانەوەش بابەتێکی کێیە. ئەو پرۆسەیە تەواو بێ ئەبێ ئێمە دەست پێ بکەین بە پرۆسەی چیکە کە پرۆسەی ڕاهێنانی بژمێرەکانن کە نزیکەی 18 تا 19 هزار کەسی کەمانەوێ ڕایان بێنین. ئیستا لە پرۆسەیە 8 هزار کەس شتێ زیاتر
ڕاهێنانیان پێکرا و ئەوان ئێستا لە هەرێمی کوردستان ئایشەکەن. پرۆسەی گەمارۆسازیەکە بم بەخشاندە پرسیاری کوردمەنە قسەکان لەوێ فەرمانبەرانی خۆت یا وەزارەتی پلاندانان پێیان وتم تێبینیتان زۆر هەبوو لەسەر پرۆسەی گەمارۆسازیەکە لەوێ چونکە نوێنەری پێکهاتەکان ئەبێ هەبێ ئەو کاتە نەبوو ئەم وردە کێشە تەکنیکیانە هەمووی چارەسەر کرا؟ ئەمە گەڕێتەوە بۆ پرۆسی سەرژمێری لە ڕێکەوتنەکانی ئێمە لەگەڵ بەغا ڕێک نەکەوتوین لەگەڵیان کە لە ناوچە کوردستانەکانی دەرەوە لە پرۆسی گەمارۆسازی سێنەتەوە کە هەبێ ئەوە لە پرۆسی سەرژمێری چونکە پرۆسی گەمارۆسازی تۆ تەنها ناوی سەرۆک خێزان وەرەگری لەگەڵ ئەندامانی خێزان اینجا معلوماتەکانی تر لەسەر بینایە زیاتر دوای لە پراکتیکا بۆتان دەرنەکەو ئەگەر سێ پێکهاتەکە نەبێت سێ قەومیەکە نەبێت نوێنەریان لەوێ نەبێت ڕەنگە لە کەوتەی خراپیە بێت لە سەرژمێریە ئەبێ هەبێ ڕێکەوتنەکەمان لەسەر ئەوەیە لە گەمارۆسازیە لایەنی خراپی نەبوو نا لە گەمارۆسازی کاریگەری نییە چکە تۆ نەپرسیاری ئاینی لیەکەی نەپرسیاری ئەندامانی خێزانت لێرەنیان لێرەنی نەپرسیاری تری لیەکەی تەنها ناوی سەرۆک خێزان و ئەندامانی خێزان لێ پرسیارەکەی لە گەمارۆسازی ماباقی هەمووی پرسیارە لەسەر خاوەنددارێتیەکەی بیناکە ئەگەر بینابێ ئەگەر خانوو بێ ئەگەر یەکەی نیشتە جێبوون بێ گرنگەکەی بوونی سێنەتەوە یان کریسیانیش لەگەڵیان لەو ناوچانێک کە کریسیانیان زیاترەکە ڕێکەوتنەکەوایە لە سەرژمێریایە چکە تۆ بزانی ئەو بژمێرەی کە داتاکان داخڵەکات هەر سێنەتەوەکە لەسەری ڕازی بن کە بە جوانی داخلی کرد خەڵکێک کە گەڕاوەتەوە مەسەلەن هەندێکیان ناچار بوون لە چەند خانەوادەیەک لە یەک ماڵا بن ئایا هەموو نوێنەرەکان بەبێ بوونی هیچ دەمارگیریەکی نەتەوەیی ئەمەیان قوبوڵ کردووە نووسیویانە لە گەمارۆسازی نەنووسراوە لە گەمارۆسازی نەنووسراوە ئەمەوەتان پێڵێم ئێوە خراپ نییە؟ بۆ کاریگەری نابێ؟ لە سەرژمێریە تۆ پرسیارە ورداناکەی لە گەمارۆسازی تۆ دوو پرسیارت هەیە لەسەر خێزان 45 پرسیارە دوانی لەسەر خێزانە لە پرۆسی سەرژمێری 77 پرسیارە هەر 77 پرسیارەکەی لەسەر ئەندامانی خێزان و سەرۆک خێزانەکەی بە هەموو شتێکەوە بۆیە گرنگە لە سەرژمێری لە ناوچە کوردستانەکانی دەرەوە ئەگەر کرا بۆ شێوازەی کە ئیستا بڕیارمان لێیاوە بۆ شێوازە بکرێ ئێمە ناڵێن 100% کاریگەری نابێت لە دوایە ینی تۆ داتا قابلی غەڵەتە لە هەموو شوێیەک لە هەموو زمانێکە و لە هەموو شوێنێکە بەڵام بوونی سێ نەتەوە لە کاتی ئەنجامدانی سەرژمێری ڕێژەی هەڵە کەمترە کاتەوە و وردبینی کەشی باشترەکە لەو گوندانەی کە هیچ کوردیتیان نەماوە لەو شوێنانەی کە تەنانەت ناتوان بە ئازادی بڕۆنەوە لە گەمارۆسازیە هیچ کاریگەریەکی نەگەتیڤی نابێ بۆ ئەنجامەکانی سەرژمێری گشتی لە گەمارۆسازی ئێمە وێنەیەکی گەورەی ناوچەکان وەرەگرین ئەزانین چەند یەکەی تایە ئەزانین چەند باخی تایە ئەزانین چەند خێزان هەیە بڵێن لە سەرژمێری هەر کەم و کورتێک ڕووی یابێ لە گەمارۆسازی لە سەرژمێری پڕەکرێتەوە خۆی ئەبێ وابێ ئێستا لە گەمارۆسازی و ژمارەدانان لە هەرێمی کوردستانی شێمە کەم و کورتیمان هەیە ئەو ڕسمانەی بەدەستمان گەیشتووە لە ڕوێنەی ئاسمانی کە چینە مەدان بەعزیە جارە بینین ئەو بینایە دوو بینایە سێ بینایە چوار بینایە ئەوە لە سەرژمێری پڕەکرێتەوە ئەو فەرمایشتت گرنگ بوو کەواتە ئەگەر خێزانێک لە گەمارۆسازی لەوێ نەبوو بێ تۆمار نەکرابێ لە سەرژمێری قەرەبووی ئەو نائامادەیی ئەکاتەوە طبیعی ڕێکارەکانیش ڕێگی پێیەوە بەڵێ باشە ئەوەی کە من بزانم لە 2009ەوە ڕەنگە 20 کۆبوونەوەتان کردبێ بە پڕچەکی و خۆسازکردنەوە و بە ئامادەکاریەوە بۆ ئەوەی سەرژمێری بە پەڕۆشەوە بچێتە ناوی بەڵام هەنگاو بە هەنگاو ئەوەی لەسەری ڕێکەوتبوون من وام بیستووە کە حکوومەتی عراقی لی پاشگەزە بێتەوە و یاری پێکات بۆیە ئەمە وای لە منی بینەر کردووە وای لە منی هاونیشتیمانی کردووە ڕەنگە هەزاران بینەر حەماسەتەکە و پەڕۆشیەکەی سەرەتاتان نەماوە ئایا ئەمە هەستی ئێمەیە یا بەڕاستی نەتان ماوە دوای ئەم ناوڕۆڵام بیتۆ سپاسە دەکەم بەڵێ بەڕێزان هەڵبەتە لە ئەو پرسیارەم کرد کە هەستەکەم پەڕۆشیەکەتان نەماوە لە مامەسا سیروان وەکو بریکاری وەزارەتی پلاندانان و هاوکات سەرۆکی دەستەی ئامار ئەمە تەنیا گومانی منە یا ڕاستیە نا قسەکە تەواوە ئێمە لە 2009ەوە ئەگەر بگەڕێنەوە سەر تاریخ لە 2009ەوە کە یەکەم بڕیاردرا لە مانگی 4 سەرژمێری وتیانە بێ 2020 بکرێت دواتر لەبەر کڕۆنا نەکرا
دوو بابەتی زۆر سەرەکی من خستمە ڕووی وەزیری پلاندانانی عێراق بە حکمی ئەوەی دەستەی باڵای سەرژمێری وەزیری پلاندانان سەرپەرشتیەکە لە بەغاو لێرەش وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێم وتم دوو خاڵی زۆر گرنگ هەیە کە بێ لە ئیستاوە قەراری لێبن چۆنیشی لەسەرکەین یەکەمیان ئەنجامدانی سەرژمێری لە ناوچە کوردستانیەکانی دەرەوە دووەمیشیان چۆنیەتی گواستنەوەی داتاکان چووکە و جارە قەرارتان ناوە سەرژمێری ئەلکترۆنی بێ بە قاقەز نەبێ ئەم دوو پرسە ئەبێ زۆر زوو چارەسەر بکرێ ئەجینا دواتر ئەبێتە گرێچۆرە بۆ جێبەجێکردنی سەرژمێری کە جێبەجێیان کرد ئێستا گەشتونێتەوە قۆناغی کە تا ئێستا نە ئەوەیان بە تەواوەتی بڕیاریان لەسەرراوە لای خۆیان نە دووەمیشیان کردویانە بۆ شێوازەی کە ئێمە هەردوو لامان ڕێکەوتو بووین لەسەر ئێوە داوای جەنابتان و نوێنەرەکان و ڕاستپێراوەکانتان داوای ئەوەتان کردبوو کە داتابیسێکە بێ لە هەرێم هەبێ هاوکات کۆپی پەڕاوەکانیش هەبێ بە واژۆی ئەنجام دەرانیەوە وانە بکەرانەوە هیچیان جێبەجێ نەکراوە ئەگەر تۆزێ بە ورتر بۆت بڵێم وەرەقەیەکمان حازر کرد ساڵی 2019 هەموو شتێکمان تیانوسی بوو وەکوو بۆ ناوچە کوردستانەکان باسەکەم ئیستا باشە وەکوو سێنەتەوەکە زائیدەن مەسیحی ئەگەر ناوچەکانی مەسیحی زیاتر لێبوو قاقەز لەگەڵ تابلت بۆ ئەوەی ئەگەر داتاکانی تابلت بە هەر شێوەیەک گۆڕانکاری بەسەر هات ون بوو نەما هاکرا ئێمە قاقەزەکانمان هەیە کۆپیە لای خۆتان ئەمێنێ کۆپیەک لای ئێمەمێنێ و بە حقیقەتەوە پێشنیاری خۆشیان بوو وتیان بۆ ئەوەی دڵنیاییتان بینەوە کە سەرژمێریەکە بۆ پەرەپێدانە بۆ گەشەپێدانە مەبەستی سیاسی بەدواوە نییە ئێمە ڕازین بەو هەموو خاڵانە لەگەڵ مجموعەیە خاڵی تر کە ئێمە چۆن بتوانین جێبەجێکین تا ئێستامە جێبەجێ وەڵا حەزەکەم خاڵەکانی تریش کە جێبەجێ نەکراوە بیزانین یعنی مۆزوعی ئەوەی کە ئێمە لژنەی هاوبەش دروستکەین من وەکوو لاینی بەرپرس وەکوو سەرۆکی ژووری عملیات لەگەڵ جەنابی وەزیری پلاندانان لە مانگی 4 ئەم ساڵەوە بە کتابی ڕسمی دواتر بە کتابێکی کە دواتر بە کتابێکی کە داوامان لێکردن لیژنەی هاوبەشی ئەو مۆزوعات دروست بێ بۆ ئەوەی لایەنە پەیوەندیدارەکانیشی تیابێ وەکو وەزارەتی ناوخۆ وەزارەتی بازرگانی کۆچ و کۆچبەران بەرامبەرەکانیشان لە حکوومەتی هەرێمی کوردستان میکانزم ئەو میکانزمێک کە هەردوو وەزارەتی پلاندانان لە 2019 ڕێکەوتن لەسەری بیهێنن لەو لیژنە هاوبەشە پەسەندی بکەن و ئیمزای لەسەرکەن و بێتە ئەمری واقع ئەوە تا ئێستا نەکراوە سەرەڕای ئەوەی ئێمە لە 11 مانگە عنی لە 4 تا لە 11 ئەگەر 11/12/2023 لەگەڵ وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێم دکتۆر دارا چوینە بەغا لەگەڵ وەزیری پلاندانان دانیشتین وەرەقەکەمان خستە بەردەمی وتمان ئەمە وەرەقەکەیە کە ئێوە 2019 وتوتانە باشە وتی لەسەر هەمووی ڕازین ئێوتمان زۆر چاکە کە لەسەر هەمووی ڕازیت بە بابەتی داتا سنتەرێکیشەوە با ئێمە لە ئێستاوە ئیشی لەسەرکەین چونکە تۆ قەرارت داوە 11 سەرژمێری بکەیت وەختمان هێشتا بەردەستە هەرچەندە وەختەکە کەمە خودی وەزیر وتی لەسەر هەموو مەرجەکان ڕازی وەزیری پلاندانانی عێراقی ئێستا باشە بەڵام وا هەر مانگە ڕوات و وا هەر ڕۆژ کەمە بێتەوە وا هەر نزیکە بینەوە و مەرجەکانیەوە جێبەجێ ناکرێ و لەوێ پێتانەڵەن بەسەر چاو لە ئەرزی واقع جێبەجێ ناکەن لە سەدا چەنی ئەوەی لەسەری ڕێکەوتن ئێوە هەردوو لا ئەوان لی پاشگەز بوونەتەوە بەڕێژە ڕەنگە باسی نەکەم بەڵام دوو بابەتە سەرێکیەکە کە ڕێکەوت بووین لەسەری ناوچە کوردستانیەکان و شێواز و میکانزمەکەی لەگەڵ بابەتی داتا سنتەرەکە تا ئێستا نەچۆتە جێبەجێ نەکراوە جێبەجێ نەکراوە زۆر کەس لە خەمخۆرانی وەکو ئەم بەڕێزانە مەترسی ئەویان هەیە یا با بۆ لە بریێوان قسە بکەم خۆتان دکتۆر جێبەجێ نەکردنی ئەو دوو خاڵی کە جەنابی بریکاری وەزارەت فەرمووی مەترسی ئیستثمارکردنی وەبەرهێنانی سیاسی ئەم سەرژمێریە هەیە بۆ زەبردان لە مادەی 140 و بۆ لە دەست دەرهێنانی ناوچەی جێناکۆک لە دەستی کورد کاک دکتۆر جەنابەت بێگومان دکتۆر وەسفی بەڵێ حەیەت مادەی 140 ناکۆچەکان ناوچە ناکۆچەکانی دەگرتەوە کێشەی سیاسی لە چێ ڕوودەدا کاک ڕەنج ئەگەر بیبەستینەوە قسەکانی جەنابی بریکاری وەزارەتەوە بەڵێ ژمارەی ئەندامانی پەرلەمان لۆ نمونە
ئەوانی کە تەمسیلمان دەکەن لە پەرلەمانی بەغدا ژمارەکەی کەم دەبتەوە لۆ چونکە ئەمە سەرژمێری حەقیقیمان نییە اعتیماد لەسەر تەخمین دەکەن دەڵێ ئەوەندە کەس تەمسیلی کوردستان دەکە و ژمارەکانی ئەوانی خانەقین ئەوانەی کفری و کەلار و زێنە هەمووی ئەوەندەیە تەمسیل دەکەن لە پەرلەمان ئەو موازانانی کە لۆیان دەنێردەری لەسەر ئەساس و بنەمای ئەوەیە کەواتە ئەمە بە شێوەیەکیان بە شێوەیەک کە زوڵمان لێ کرایە. لە پرسیارەکەم تێنەگەشت بەڵێ ئەو جێبەجێنەکردنی مەرجەکانی ئەمان نەبوونی کۆپی نەبوونی داتابەیز یەک دنیا مەرجی تر کاریگەری خراپی ئەبێت لە مستەقبەلە ئیستثمارکردنی چونکە کورد لە ئایندەیە مەسەڵەن هیچ داتا سنتەرێکی نییە ئەم داتایانە جارە پێش هەموو شتێک کورد حەقی خۆەتی گومان بکە کێڵێ لەو داتا سنتەرە یاری پێ ناکرێت کێڵێ بە مەبەستی سیاسی استثمار ناکرێت تۆوەکو کوردێک ئەم مەترسیانەت هەیە؟ ئەکید طبعاً ئەو داتا سنتەرە چمان دەکەوە چی بەحسم کرد ئەمە لەسەر بنەمای ئەرقامی حەقیقی ئیش دەکەین نۆکو لەسەر تەخمینات ئێستا مامۆستا سیروان دەزانیتن هەمووی تەنەبوعاتە و تەخمیناتە لەسەر ئەساسی حەقیقی ناکەین ئیش ناکەین هیچ پلانێکمان هیچ شتێکمان نییە بیما فيها قەراراتی سیاسی خۆمان کە چەند کەسانێک بنێرین لە بۆ بەغدا لە بۆ تەمسیلمان یان چەند بودجە دەنێردرێ ئەو باشە کارێکی سیاسی نییە باشە کێشەی یعنی کۆنسیکوێنس تەبیعاتی هەیە یان نییە طبعا تەبیعاتی هەیە دەستخۆش خات و سۆزان هەر ئێستا بەبێ حتا بۆ ئەم سەرژمێریەش نەک بۆ قۆناغی دۆمی مادەی 140 هەتا بۆ ئەمەش کە دیمۆگرافیا تێگیراوە کاریگەری سیاسی نابێ ئەنجامی ئەم سەرژمێریە لە ئایندەدا بۆ نمونە تۆ 150,000 عەرەبی هاوردا لەوێ ببژێرێ لەسەر ئەوێ سبەینێ کورد نابێ بە ئاردینا و دڕگ لە هەڵبژاردنا کاریگەری لەسەر ژماری کورسەکان نابێ کاریگەری لەسەر وێرانبوونی دیمۆگرافیا نابێ لە کاتێکا خۆتەزانی ڕێژەی مناڵبوون لە لای برایانی عەرەب چۆنە و لە لای کورد چۆنە؟ پێشەکی بە خێرهاتنی بەڕێز و ئەم میوانە بەڕێزانە ئەەکەم زۆر پێم خۆشە ئەم خوێندکارە بەڕێزانە ئەمڕۆ لێرن ئەم تەرحیلە کە ئەو تعریبە ئێمە باسی ئەەکەین ئەمە بەشێکە زۆر زۆر گرنگ لە بەشی مێژووی ئێمە کە ئێوە ئەبێ بیزانە لەوانەیە معلوماتی کاملتان نییە لەسەری ئەمڕۆ معاناتەکەمان ئەبینن ئێمە چەند ساڵە بەدەستی ئەم معاناتەوە ئەناڵێنین بەتەکید تەسیرێکی زۆر زۆر سیاسی هەبێ تأثیرێکی قومی هەبێ ئێمە ئێستا معاناتمان هەیە وەکو مامۆستا باسی کرد دکتۆر عەفو وتی داتامان نییە ئێمە دوای اعتیمادمان لەسەر ئەو داتا ئەبێ کە ئێستا دروست ئەبێ سەکانی دادگای باڵای فیدراڵی عێراق هیچ دڵنیایی گەرنتیەکە بە تۆکاڵێ ئێمە داوامان کردووە کە ئیستثماری سیاسی نەکرێ لەسەر ئەم ئەنجامەی سەرژمێری نا استثماری سیاسی ئەکرێ بەتەکید بەڵام ئەوەی بەلای منەوە سرنج ڕاکێشە کە ئەو خاڵە ڕئیسیانە ئەو داواکاریانە دوو خاڵ ڕئیسی کە زۆر زۆر گرنگە کە موافقە لەسەری نەکراوە ڕێک نەکەوتون چۆن تۆ قبوڵەکەی ژمێریارێکە بکرێ عەفو سەرژمێریەکە بکرێ ئاخر بەس خۆتان قبوڵان نەکردو قبوڵتان کردووە؟ ئەوە تا ئەچێ لە مانگێکەم تر ماوە ئەچێتە جێبەجێکردنەوە ئێستا لە خانەکەی خۆمەکەم باس ناوچەکەی خۆمەکەم ئەوەی بەلای منەوە سەیرە حکوومەتی عێراقی بۆ مفوضیە عولیای انتخابات ئەنواع پارەی سەرف کردووە باشە ئەم سەرژمێریە زۆر زۆر گرنگە ئەو 27 ساڵە ڕووی نەداوە ئایا بۆ مۆزەف تەرخان ناکەی بۆی 37 ساڵ عەفو بۆ مۆزەفی بۆ تەرخان ناکەی بۆ اعتیمادی لەسەر ئەو مۆزەفانەیە کە مۆزەفەکانی پەروەردە لەو زانیاریانەی کە ڕووداو بۆ ئێوە بینەرانی ئامادە کردبوو چۆنێتی پارە بۆ سەرژمێری لە بودجەی ئەمریکا چاوە لەو عەدالەتە بوو کە مۆزەفی تەرخان نەکردووە ئەڵێ بوجەم نییە بۆی یعنی بە شتێکی زۆر ناگرنگ وەریگرتووە 476 ملیار بۆ خۆیان 12 ملیار بۆ کوردستان بەڵێ بەڵێ یعنی ئەمە ئەڵێ مانگە شەو سەر لە ئێوارە دیارە ئافرم ئێمە بە خانەقینی و ئەڵێ شەواری شێمم لە ئیوارەوە دیارە یعنی لە ئێستا و دیارە کە تۆ پارەت بۆ تەرخان نەکردووە تا کەمترین شت ئاسانترین شت مۆزەفەکەی بۆ تەرخان نەکردووە یعنی معنای ئەوەدا هیچ ئەهەمیەتت پێ نەداوە ئێمەش وەکو لایەنە کوردستانیەکان بەڕاستی ئێستا بانگەشەی هەڵبژاردن تەواو بوو بانگەشەی حزبی تەواو بوو ئەبێ ئێستا بانگەشەی کوردایەتی دەستی پێ بکە من ترسم لەوەیە بەغا ئێستا جەناب فەرموو قسە بکە ترسم لەوەیە کە ئەم سەرژمێری ڕوو بە دوایی پێ
پێت بڵێ ئیتر مادەی 140 بۆ چییە لەوە ئەترسم ئەبێ ئێستا هەموو لایەنە کوردستانەکان لە بەغداد یەک دەنگ و یەک ڕنگ بن سەردانی سەرۆک وەزیرانی عێراق بکەن سەردانی سەرۆک عەفو وەزیری تەخطیط بکەن کە وەزیری پلاندانە ئەبێ سەردانی بکەن باس لەوە بکرێت مەرج دانرێت کە ئەمە تەئسیری درەنگە زۆر درەنگە بەداخەوە لێرە خەڵکی مەخمور و خانەقین و کەرکووک و مەندەلی داوای ئەمەتان لێکە وا کەمتر لە مانگێکی ماوە ئێوە کێ ئەماکەن خات و زۆر درەنگە بەداخەوە ئێستاش هەم کات ماوە ئەگەر ئێستا بەجددی وەریگرن ئەو بانگەشەیە کە بە قورسی لە هەموو هەرێمی کوردستان دەستی پێکرد ئەو هەموو پارەیە سەرف کرا ئێستا بەقەد ئەوەیش تۆ ئەمە لە بانگەشە مهمترە تۆ سبەی بۆ پەرلەمانی عێراق عددی کورسیەکانت ئەوە تهدیدیەکە چەند کوردت هەیە لە ناوچە کێشە لەسەرەکان لە خانەقین ئێمە هەموو ساڵێ وەڵە بە زۆری خۆمان ئەسباتی ئەەکەین هەموو جارێکە ئێمە کوردین آخر جار کە من مڕەشەح بوومە 22-23 هزار دەنگمان هێناوە ئێمە بەدەست سەرڕای ئەوە زەختمان لەسەر بووە بەڵام بەڕاستی لە چا ئەو کاتانەی کە من ئەهاتم و لەوێ قسەمانە کرد لەگەڵ جەنابەت و نوێنەرانی حیزبەکان و ئەوانە بەخوا خانەقین با پێ و بڵم بەس گۆرانیەکانی بە کوردی ماوەتەوە ئەوە هەفتەی پێشوو دوا قوتابخانەی کوردی داخرا وەڵڵا ئەو تابلوانەی کە جاران نووسرا بوو هەمووی بۆ بە عەرەبی ئێستا لە بری جاران دەوروبەری خانەقین بە عەرەبەکرا ئێستا گەیشتۆتە سەر ناو سەنتەری قەزاکە بەڵێ هەموو هەوڵەکان ڕاستە بەڵام خۆشبەختانە خەڵکی خانەقین خۆیان هێشتا هەستی کوردایەتی تیان ماوەتەکردن بەڵام ئێمە قسووری ئێمە تیاچووینە خانەقین نەسەر بە هەرێمی کوردستانین نە حکوومەتی ئیتیحادی 100% خزمەتمانەکە وەرە سەیر خانەقین کە لە ناوچەکانی تر دیالە گەوراترین قەزا خانەقین لە دیالە غەدرێک لە خانەقین ئەکرێ لە هیچ هەرێمی کوردستانیش بەداخەوە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان هیچی بۆ ئەو ناچە نەکردووە یعنی کەمترین شت ئەبوو هەرێمی کوردستان بیکردەوە سەرمە ئەم سەرژمێریە بەرنامەی ترکی بڵی بۆ خانەقینێکی حەزەکی لەسەر ئاوەکەی ئەڵوانێکین باشە ئەم سەرژمێریە ئەمەش زەبرێکی تری کوشندە ئەبێ بۆ خانەقین تەرحیل و تەبعیسێکی تازەیە تعریبێکی تازەیە بۆ ئێمە بۆ مەخموور چیە لە ماڵی خۆت تەرحیلە دەستخۆش بۆ مەخموور چیە سەرتا زۆر سوپاس هەڵبەتە جەنابی سەرۆکی دەستە و بریکاری وەزارەت دەرفەتە دەدەمێ زانم لەسەر هەموو قسەکان قسەتەیە بەس باوان ئەڵە دەمێ سەرتا زۆر سوپاسی ڕووداو دەکەم کە دەبینم زۆر بە هەستێکی نەتەوایەتی شانی داوتە ئەم پرسەیە کە پرسێکی زۆر گرینگە دەبینم یعنی بە جیاوازی لەگەر سەرجەم کەناڵەکانی تر حەقە هەموو کەناڵەکان خەڵک وشار بکەنەوە چکە خەڵک بەڕاستی لە مەترسی پرۆسەی سەرژمێری تێنەگەیشتن لە ڕەخمی ئەم سەرژمێری خۆی مەترسیدارەیە بەم نوعە مەترسیدارە ئەو عەقلیەتەی کەوا لە دوای بستویە کە عێراق دامەزرا لە کە لە 27 یەکەم لە 37 کە یەکەم پرۆسە دەکرێتن تاکو ئێستا ئەو عەقلیەتەی کەوا پرۆسەکە ئەنجام دەداتن عەقلێکی مەترسیدار عەقلێکی شۆڤینیە چی دەبینیوە بەڵگەت هەیە لە گەمارۆسازیە شتی نابەجێ کرابێ کاگران دەمێت ئەگەر مەجالێکم دەمێت هەندێک شتی نەبیستراوە تێ بڵێم یعنی بۆ نمونە لە کەرکووک ئەو لێژنانەی کەوا دەچن سەردانی ماڵان دەکەن بۆ نمونە لە دەیدەوە پرۆسەی تۆمارکردنیان ڕاگرتووە بەڵام بە پێی ڕێنمایەکانی وەزارەت تەختیت هەتا هەژدەی یازەش دەبی بابەتی تۆمارکردنی ناوەکان بەردەوام بێتن کاگڕەنج یعنی مەترسیەکانی ئەم پرۆسەیە گەیشتۆتە بە بن گوێچکەماندا تۆ سیر بکە یعنی تۆ سیر بکە لە کۆمەڵێک ڕووداوی مێژووی هەیە بۆ نمونە ئێستا ئیسرائیل بۆ نمونە ئەو وڵاتانی دەوروبەری خۆی هەموو بۆردمان دەکاتن بە بیانوی ئەوەی مەترسی لەسەر خاچی ئیسرائیل هەیە بەڵام ئێستا ئەمە مەترسیەکە گەیشتۆ تادا یعنی دەتوانم بڵێم مێژووی 100 ساڵی ڕابردوومان ئێمە لە 100 ساڵی ڕابردوومان کێشەمان لەسەر خاک بووە لە عێراق و هەموو ئەو پرۆسە سەرژمێرانی لە ڕابردووکراوە ئێستا تۆبی لە جێگەکەی دکتۆر دارا و مامەسا سیروان ئایا ئەچیتە ژێرباری ئەنجامدانی سەرژمێری لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم وەکو پارێزەرێک وەکو مەخموریەک بڵێ کاک ڕەنج چۆن لە ساڵی لە ئاخیر پرۆسی سەرژمێری کە لە نوتوعاف کراوە کوردستان بایکۆتی کردووە من ئێستا لە شوێنی وەزارەتی پلاندانان بم بایکۆتی ئەم پرۆسەیە دەکەم وە خودی ئەو وەزیرەی کەوا
ئێستا کە وەزیری پلاندانانی عێراقیە خەڵکی کەرکووکە کەسێکە زۆر ڕق لە درە بەرامبەر بە کورد من ناچمە ژێرباری ئەم پرۆسەیە کاگڕەنز یعنی تو ببینە یعنی لە دوای نمونەی قەزای مەخمور بینەوە پێم وایە زانیاری تەیە بۆ نمونە نەحی قەرازمان هەیە لە ڕابردوو ڕێژەی عەرب 120 بووە بەڵام ئێستا ڕێژەکە 100 بۆ نمونە بە پێی ئاماری قایمقامێتی قەزای مەخمور تا ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ڕێژەی کورد لە گوندنشینەکان 2000 کەس بووە بەڵام ئێستاکە 200 کەسیش تێدان ماوە ئەمانە دەبێتە چ ئەمانە دەبێتە سەنەدێکی قانونی بۆ نمونە ئێستا ڕاستە خەڵک دەڵێتن لودو گوندی کوردیش هەر کوردیتیانە تێدانماوە کاغڕنس ئێستا ڕاستە یعنی ئەمە بە فێڵێکی سیاسی و قانونی دەبین ئێستا بۆ نمونە دەرێن بابەتی نەتەوەمان لە ناو پرۆسەکە هەڵگرتیان بۆ نمونە ئێستا ئێمە لە 2020 سالین وا بڕیارە لە عێراق 10 ساڵ جارێک ئەو پرۆسە بکرێتن ئێستا بابەتی نەتەوەیان هەگرتووە بۆ نمونە پاشی 10 ساڵ کە لە 2034 بابەتی نەتەوە بینەوە ناو پرۆسەکە ئەو کاتی عرب دەبێتە زۆرینە نەک ئەمە نەک لە ناوچە دابڕێنراوەکان تەنانە لە هەرێمی کوردستانیشە کاکە بە پێی دوایین ئەو ئامارانی کە بەدەستی من گەیشتە 2 ملیۆن عرب لە کوردستان نیشتەجێنە باشە دەتوانن لە ئایندەدا ئەوان ببنە بەشێک لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان دەتوانن داوای کورسی کۆتا بکەن دەتوانن داوای پلۆپۆست بکەن بەڕاستی ئەمانە مەترسی گەورەنە و حکوومەتی هەرێمی کوردستانیش دە ئاز ئەو بەرپرسیارەتە تێدانە بەس دەمەوێت قسەکەم خوا بەس دەمەوێت دەتوانێت دابنیشە لە ناوچە جیاوازەکان بەمەرجە کێشەی نەبێت لەسەر تێگانی دیمۆگرافیا تۆ مەترسیەکەت ئەوەیە ئەم حەقڕەوە ئەبینی بەڵام لای تۆ جیاوازە بەتاکید بەس ئەم دەمەوێت بڵێ یعنی ئەمە بە تعسوبی عیزبایەتی نیە کە ئەم باسی ئەو دوو هێزە دەکەم کە ئەوانە لایانی مەحنی ئەوی شوێنە پارتی وێشێتی لەم هەڵبژاردنە کە لە 20 دەکرا زیاتر لە 150 ملیۆن دۆلاریان لە بانگەشەی هەڵبژارد سەرف کردێ تعدا دەکەم ملیۆنێک دۆلاری ئێستا لەو بانگەش سەرف بکەن کە بابەتێکی نەتەوایەتیە بابەتێکە پەیوەستە بە خاک بابەتێکە ئێمە لە 100 ساڵی ڕابردوو قوربانی ماداوە تۆ لەسەر بانگەشە وەستاویە لەسەرەوەی ئەوان ئەو مەرجەی کە دکتۆر دارا و مامۆستا سیروان وەکو ڕوخساری ئەم هەرێمە لەگەڵیان لەسەر مێزی دانووسان دانیشتۆن ئەوان لی پەشیمان بوونەتەوە ئێستا تۆ لەسەر بانگەشە پەکە کەوتووەیە لەسەر تاگانی پرۆسەکە کاگڕەنس تەم شاکە تۆ سیر بکە بە درێژایی مێژوو یعنی کێشەی ناوچە دابڕێنراوەکان لە زهنی تاچی کورد یعنی ناوچە دابڕێنراوەکان نەبتە چەقی ململانێت تۆ سیر بکە یعنی بەبەردام لە ناوچە دابڕێنراوەکان نەوت دانەبراوە ئەگەر تۆ سیر بکە یعنی با لە زمنیەوە تخوا شتێکی باشی ببینامەوە لە کۆمەڵی جوگرافی ئەڵمانی لە ساڵی 1915 باسی نەخشەیەکی هەیە کورد هەتا بن بەغدایە بەڵام ئەوە پلانی وڵاتانی ئیقلیمی بوو بۆ ئەوی کورد ئەو ناوچانە بکەن بە بەشێک لە کێشە کاگڕەنس تەم شاکە تۆ لە کەرکووک کێشەی لە کەرکووک خاک بەرامبەر بە نەوتە نەوت بەرامبەر بە پۆستی پارێزگارە تۆ سیرکە لە خانەقین لەو پرۆسی هەڵبژاردنە ئێمە وەکو کورد دەنگمان هەبووە بەڵام ئێستا هەستاوین کردمان بە قوربانی پۆستی پارێزگاری کەرکووک ڕاستە پۆستی پارێزگاری کەرکووک وەکو ناو دەهێنرێتن وەکو سەرمایەکی ڕەمزی باز دەکرێتن بەڵام تۆ وەرە سەیری قۆناغی ئیداریەکان بکە هەمان ئەو قۆناغیە کە سەردەمی سەیریکە هەر بە تەنیا ڕەمزیش نییە بوونی پارێزگار لەوێ ئەخەل باسی قۆناغی ئەڵێم سەرڕای ئەوەش خەڵ خانەقین دەستیان بە قووەت گردووە بە کوردبوونی خۆیانەوە بەعکسەوە چەند ئەو ڕووداوانە بەڵێ مامۆسا پێم وایە بە کۆنکرێتی هەندێک زانیاری خستە ڕوو کە ئەمان دڵساردن مامۆسا سوبحی جەنابەت کاک سیروان هەندێک شتی خستە ڕوو کە ئەمان دڵساردن ئەم دڵساردیان هەمان دڵساردی تۆشە یا چ قسەیەکی ترت هەیە لەسەر فەرمایشتەکانی وەزارەتی لە یەکم سەرژمێری تا هەفتم سەرژمێری لە ساڵە 1970 گەشتەمانە بە پرۆژێندی کورد نەبووە بە تایبەت کورد فێلێکە چۆن لە یەکم یاسای 42 دەرچوو بە قرار مسز بيل وبرسي كوكس وعبد الرحمن نقيب أو كاتبي يكم سرك وزراء عراق بي بريار دان هولاتي ما في خويتي خوي بهالجندي باشكوي إيرانية عثماني لبني أوا
هەندێک لە عەرەبەکان و زۆربەی کوردە کفەیلەکان خۆیان باشکەوی کردن بە تەبعیە ئێرانی چونکە لە ئێران نزیکتر بوون بە فاکتەری یەکەم زیارەت بکەن بۆ ئێران زیارەت عەتەبات مقەدەسە بکەن بە فاکتەر مەذهبی بە فاکتەر تجارەتە گەڵ عەرەب ئەوەی شەبیە تەمغێک ئەو بیە پەنجەمۆرێک لەسەر کورد فێلەکەم چونکە بوونە ڕێژەیە هەوڵاتی دوێم لەناو عێراق کەواتە تۆ ئەنجامدانەکە ئێستا چیەڵی بە سەرۆکی دەستە و بریکاری وەزارەت ئەنجامدانی سەرژمێری لەو ناوچانە بە مەترسیە زانی طبعا مەترسیە حتا ئەگەر قەومیە لە ناوی نەبێ بەڵام عەشیرەها لە ناوی منە نووسم جبۆریان نووسم شەمەرێ نەزم لە ئایندە ئەڵێم سێر بکەن عەشایر عەرەبی بشترە لە کورد مەترسیەکە لەورە یعنی تۆ پێ دوایە ئەوەش بوونی سفەی عەشایری ئەوەش بە مەبەستە طبعا ئەگەر ئەوەشە نەمێنێ باشترە بێ چونکە ئەگەر نووسان عەشا لە ئایندە ئەڵێن سێر بکەن ئەوە جبۆری ئەوان ئەوە هەر قسەکەی جەنابەت شتێکی بیرە نامەوە لە ماوەی ڕابردووە بینەرانی بەڕێز ئەو هینەم خوێنەوە ئەو راپۆرتەی ریپۆرتەرەکانی کە سەرژمێریەکەی 925یان لە سەردەمی عوسبەت الئومەما ئەنجام ماوە ئەو کاتە ڕای نوێنەری عەشایریان وەرگرتووە وەلکاندنی ویلایەتی مووسڵ بە عێراقەوە ئستفتا بوو بۆ ئەوەی کە ویلایەتی مووسڵ بلکەن بە عێراقەوە یان نەیکەن بەڵام ئاخر قەیناکە سەرژمێری نەبوو ئەوە بەڵام ئەو ئیستفتایە وەکو سەرژمێریش زۆر جار لێکدانەوەی بۆ کراوە بەڵێ کرا بە بنەمایەک لە سەردەمی عوسبەت الئومەما ئەنجام درا ئەو کاتە نوێنەری عەشایر ڕەیان داوە بەڵێ یعنی من باس ئەوە ئەەکەم لە یەکم تا هەفتم گشتی بە سیاست حەزکردن ڕێژەیە کەم کورد کەم بکەن لە ناو عێراق تا دوایی ئەو مناطق کورد خارج کوردستان ئەوانەگە گشتی بتە مناطق عربی تا يعني ڕێژەی سیاسی لە ناوی بی بەردەوام يعني ئەمە لای تۆ سەرژمێری نییە ئەمە پرۆسەی تعریبە پرۆسەی تعریب بەردەوامە لە خانەقینی سەد ئەمە بۆ مۆرکردنی عەرەبێتی ناوچەکانە بەڵێ بنەرانی بەڕێز هەمویان سەریان والەکەن لەگەڵ ئەو دەربڕینەی مندا ناوبڕێک وەرەگرم ئینجا دەرفەتە دەمە سەرۆکی دەستا یا بڵم بریکاری وەزارەت لەگەڵ جەنابی دکتۆریش بزانم سەرنجەکانی چییە حەزەکەم بەیەکەوە گفتوگوێ بکەن چونکە ئەزانی ئەمە لە خۆوە بانگێژ نەکراون بۆ ئێرە وەکو مۆزاییکێکە بڕوان پێ بکە قسەکانی ئەمان قسەی شەقامە بە تایبەت قسەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمە چۆن لێرە ئەم قسانە بیستن وەکو حکوومەت یاریمی کوردستان لەسەر سفری ماڵەکان ئاوا باسی ئەم سەرژمێریاکرا ئیتر نەتیجە بڕیار لای خۆتانە و تەریخ لای تەریخە ئیتر ئێوە کامیان هەڵەبژێرن ئەوان خۆتان ئەزانن ئەزانم مووقیفەکەتان زۆر زۆر هەستیارە ئێستا ئەگەڕێمەوە بینەرانی بەڕێز باڵە بینەرانی بەڕێز دکتۆر فەرمایشتی جەنابەت چییە؟ زۆر سپاس بە خێرهاتنی هەموو لایک دەکەین پێشەکی کاکرەنجەبی ئێمە وەکو کوردی مناتقی مادەی 140 بە تاکید سیاسی تعریب زۆر تەسیر لەسەرمان کردووە هەروەها زمانمانیش زۆر تێکەڵ بووە بە عەرەبی و کوردی ئەوەیش یەکی لە سیاسەکانی ڕژیمی بەعس بوو کە تەسیری کرد لەسەر ئێمە ونسبة موضوع إحصاء سەرژمێریە لێ ترسی بالتأكيد للي دەترسم و بعینی وەختیش من پێم وایە ئەگەر وەکو ئەوانەی باسی دەکەن کە لە بەغدا دەڵێن ئەم ئەحسائیان ئەم سەرژێریە تەنمەویە ئەوە نییە پەردەی سیاسی لەسەر ئەو مۆزوعەوە خزمەتکار لە هەندی لایک لەو سەرمەجێریە باشە بۆ ئێمەش وەکو هەرێمی کوردستان چۆن؟ چونکە ئێمە بەسەڵەن ئێستا لە بوچەی عێراق ئەو کاتە 17% بیمن پاشان کردنێ دوازە باشە لە چه ئەساسی ئەو
ئەو نسبە دانین هیچ هەند نییە ئێستا ئەگەر ئەو ئەحسا بواتە بە تاکید ئەوە تاسیری هەیە تەسبیتی بەشی هەرێمی کوردستان لە بوجەی عێراق بکرێ يعني لو خاڵانە لەوانەیە ئێمە لە 10% زیاتریم لەوانەیە 15% ئەوە پێم وایە باشە بۆ هەرێمی کوردستان بەلایکی ترە و بە تاکید ئێمە وەکو ژمارەی مەقعدمان لە پەرلەمان و عێراق و لە هەند ئەوە تەسیری هەیە بەڵام دوایین ئامار 6 ملیۆن و 171,083 کەسە کورد بەڵام ئەگەر ئەم ئەحسا بێ بە تاکید ڕقەمی تایبەتی و ڕقەمی واضحی و ئەوە حەقی هەرێمی کوردستانە بیش لە ئەوەی مەقعدمان چەندێگە هەموو جاری لەوانەیە بە نسبەی خۆیان دەکەن ئێمە ئەوە بەڵام ئایا ئەم ئەحسا بەڕاست خۆی هەنی نییە یعنی لە ژێر پەردەی سیاسی نییە نەخێر ئێستا 100,000 عەرەب لە کەرکووکن بۆ نمونە سبەینی ئەوانە دەنگەدەن بە نوێنەری عەرەب هەمی کورسەکانیان چارقاتی هەندەی کورد نابێت ئەوەی ئەعلانی کردنە ئەم پروژە علاقەی نییە لە مادەی 140 وەکو ئەعلان يعني إحصائي مادة 140 جاية أو أبي بزانيني هم قينا بس أول ما يترجع نشين أو هاتوا فورمي بقى أو بو بخلقي أوي ما ترسيه وبيت قالوا 15-20,000 کەس هەر پارەشیان وەرگرتووە هینی مادەی 140 لە بەغانە کوژێر ڕاونەتەوە هەر دیسان لە ناوچەکی خۆیان و هاتوونەتەوە لەسەر لە کەرکووک دانیشتووە لە مەخمور دانیشتووە بە معلوماتی جەنابێت ئەوانەی وەریان گرت دووبارە هاتنەوە یعنی دەرچوون و هاتنەوە بەو پارەی عەرزی تریشی کڕیوانێکیان کاکرنگ باسی شاری خۆمان بکەین وەکو شاری مەندەلی شاری مەندەلی لە ئەحساانی پەنجاکان گەوراترین قەزا بوو دووەم قەزا بوو گەوراترین لە هەموو عێراق یعنی دوای کوفە مەندەلی بوو بەڵام کە پاش سیاسەی تعریب کریا پاش حربی عێراق و ئێران کریا مەندەلی بووە لە گوندیش کەمتر ئێستا ژمارەی کوردەکان لەورە لەوانەیە 5% لە عەرەبەکان و ئەو ناتوان لە هەندێک ناوچەی ئێوە هەر بگەڕێنەوە بۆ سەرژمێریەکەش طبعا زۆر زەحمەتە و هیچ نەماوە لەو شارەکانی مادەی 140 بە تایبەت خانەقین مەندەلی بەدرە و زورباتەیە هیچی نەمایە کە ژیان لەتی بوو خەڵک بڕۆنەوە یعنی تۆڵی لەو ناوچانە نەکرێ والله ئەگەر بە ئاعتماد بکەن لەسەر ئەو سەرمەژی ناکرێ باشترە بەڵام وەکو واقعبی بەس بڕگەی نەتەوەش زا بکرێ ئەو هەموو عەرەبە هاوردە لەوێ ئەنووسرێ بە نەتەوەی عەرەب ئەوەش ئەوەندەش قوڕەکەی ترخەس ناکات خاڵی نەتەوەی نییە لە سەر ئەو هەنا يعني ئەو خاڵە کە بنووسن جەنابی وەکیل دەزانی نەتەوەی هەیە نەمەزهەب هەیە طبعا ئەوەی نەتەوەی ناکرێن بۆ ئەوەیە لەناو کارتی لەسەر ڕقەمی کارتی نیشتمانی دیارە کێ کوردە و کێ عەرەب هەموو معلوماتەکان وەکو تەحدید نییە تەکمیلەی قسەی ئەو برادەرە بکەم یعنی باس لەوەی کرد کە خەڵک ناتوانین بگەڕێتەوە تۆ سیر بکە یعنی ئێستا با ڕوودا و بچیتن راپۆرت دەکاتن هەموو ناوچە دابڕێنراوەکان بە کەرکووک بە مەخمورت بە خانەقینق هەموو ئەو ناوچانی کەوا لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیە بە بەردەوام بڕۆ سیر بکە کێشەی ئەمنی هەیە ئەو کێشە ئەمنی هەیە بۆ نمونە خەڵک ناتوانین بستەوە گوندەکەی خۆی ناوی تۆمارکاتن بۆ لە گوندەکەی خۆی ناو تۆمار بکەن یعنی ئەمانە پێمان دەڵێتن هەموو ئەوانە دافعێکی سیاسی و سەربازی لە پشت ئەو مۆزۆر ئێمە چیمان کردووە بۆ ئەوەی درک بۆ مەترسیە بکەین با ئوستاز جوابماندا تۆ پێم خۆش ئەمن تعلیقەکەمەیە لەسەرەوەی ئەمن لە خۆمان دەپرسین ئایا بکەین یان نەکەین باشە لە بۆ ناوچەکانی دەرەوەی هەرێم سوالێک لە خۆمان دەکەین لۆ لە ساڵی 2007 تەجیل کرا دوای بووە 2009 وەڵا کێشەی ئەمنیمان هەیە 2009 حتى 2019 تأجيل كرا 10 ساڵ معنای چیەوە ئەوە سیاست یان سیاست نییە حتى تعریب کردن بەردەوام بی 19 برادران زۆر ئیلحاحیان کرد بە زۆر بە ئیجبار پێیان کردن کە ئەو تعدادە بکرێ 19 گوتیان 20 تەجیل بوو بە بۆنەی کۆرۆنا و پارە تەرخان کردو سیاستەی خۆیان ویست بۆی ئێستانێ بالضبط دەیانویست ئەو تعریبەی بەردەوام بن حتاوەچی تعدادێکی دیکە بکرێ و خاصەتەن ئەو فترەیە لۆ قەومیەتیان لابرد حتا نەنووسری عەرەب و کورد چەندە بەخۆشیان دەزانن 10 ساڵی دیکە ئەوجە دەکرێ تعبیرێکی دیکە یان تەئسیری ئەوەی زۆر زۆرە ئەمە چمان کردیە وەکو کوردستان چمان کردێ لە بۆ ئەو ناوچانە هیچمان نەکردیە بانگەشەی و کە جەنابەت بەحث دەکەی مامۆستا یعنی ئەوەی کە کردیتمان
nothing هیچی زمان نەکردە بی لێرە ئیش بکەین حتا 10 ساڵ لە خانەقین مثلا ئێستا لە خانەقین ئەوایل تێت لە جنوب نەقل سجلەگەیشەکە بۆ خانەقین یعنی بەڕسمی بەڵێ ئەجا ئەتوانی ئەگەر خطورەتی هەیە لەسەر ناوچەکان تۆ تەسقیفی ناوچەکان کە بخوا دەرگا بۆ کەس ناکەنەوە تەواو بایکۆتەکە دەرگا ناکاتەوە ینی خەڵکەکە ئامادەیە بۆ ئەوە بەڵام ئەبێت تۆ تەسقیفی بکەی ئەبێ پێی بڵێ ئەمە خەتەرناکە بۆ سەر نەتەوەی تۆ خەتەرناکە بۆ سەر شارەکەت ئەمە تعریبێکی ترە من کە ئەڵێم تعریبێتی و پارتی لەگەڵی نەبن خەڵکی خانەقین وەڵامی کەس ناتەوە نەک یەکێتی و پارتی نا حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە کوردستانیەکان هەمووی ئەبێ بە خەڵکەکە بڵێن ئەمە خطورەتی هەیە لەسەر شارەکەت خەتەرە لەسەر نەتەوەت لەسەر شارەکەت بڕوا بکە خەڵک هەمووی بایکۆتیەکە ئێستا جەنابی کاکسیروان خۆی لێرێ بۆی ئەمە یەکلایی کاتەوە خەڵکیش لە ئێمە شتێ بگا و لە حکوومەتی شتێ بگا و لە ئێوەی شتێ بگا و بزانین بەرەو کوێ ئەچین مانگێکی تر ئەکریان ناکرێ ئەم هەموو قەلەقیە چی لەکەن ئەزانم هەڵوێستەکەتان نەستیارە مجموعەیەک پرسیار و تێبینی و مەترسی باس کرا ئێستا و من وەکو تۆ حەزم کرد هەموویم جوە لێ بێ بۆ ئەوەی بتوانم جوابی بمەوە طبیعی لە سەرەتاوە من وتم ئێمە بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوە بە هیچ شێوەیەک سازش نەکراوە لەسەری ئێمە چۆن مادەی 140 لە دەستور چەسپێنراوە بۆ مادەی بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوە لە وەزارەتی پلاندانان لە حکوومەتی هەرێم لە جەنابی سەرۆکی حکوومەتەوە تا خوارەوە ئێمە لە سەرەتاوە لەگەڵ ئەو پرسە بە وردی بە هەستیاری ڕۆیشتوین بەنسبەت ئەو ناوچانە جگە لە بابەتی سێ قەومیەت و کریستیان و قاقەز ئێمە لەو لیژنە هاوبەشەیە کە باسم کرد یەک بنەمای سەرەکیمان داناوە بۆ ئەوەی سەرژمێری ساڵی 57 ببێ بە بنەما بۆ دیاریکردنی دانیشتوانی ئەو ناوچانە ئەگەر هات و سەرژمێری جێبەجێ بکرا ئەمە هەر لە سەرەتاوە لە 2019ەوە باسمان کردووە بۆ سەرژمێری ئەلکترۆنی داتای وەزارەتی ناوخۆ لەسەر کارتی نیشتیمانی کە پێوترێ ئەوەی لە 57 لە ناوچە کوردستانیەکانی دەرەوە نەبوو ئێمە تەنها باسی کەرکووک ناکەین لێرە لە 57 لەوێ نەبووە نەوەکانیشی دواترەوەی هاتوونی ستا ئەو نەماوە نەوەکانی لەوێن ئەوە سجلێکی تایبەتی بۆ کرێ ئەوە کۆپیەک لای بەغا بێ کۆپیە لای هەرێمە بێ ئەگەر هاتوو لە ئایندا بە فەرزی سەرژمێری جێبەجێکرا لە ئایندا ویستیان ئەمری واقعی سەرژمێری ساڵی 2024 جێبەجێ بکەن لەو ناوچانە ئەڵێن ئەمە هەیە بەڵام بڕوام پێ بکە هەنداوی ڕێک میوانم بوو تە بێژ وەزارەتی پلاندانانی عێراق ڕێک لەسەر کورسێکی خۆشت دانیشتبوو وەڵڵا ئەمەم پێوت هەر تقریبەن زەردەخەنێکی کرد گاڵتەی لێ هات ئەیوت آخر کاکە بەس پێم بڵێن سەرژمێریەک لە 2024 چۆن 57 تەکرێ بە بنەمای پێ دوایە ئەمەتان بە قساکەن اینجا با من قسەکانم تەواوکەم من مجموعەیە شت هەیە حەزەکەم بۆ هەموو وەکو تۆ وتت ڕوون بێ بۆ دانیشتوان لێرە بۆ ئەم بینەرانەی کە لێرە دانیشتوون نەتەوەی تیان نییە نازناویشی تیان نییە لەقەبی تیان نییە لەقەبی تیان نییە پرسیارنامەکە ئەوە داواکاری ئێمە بوو بۆ ئەوەی جەنابەت باست کرد ئێمە هەستمان کرد کە ئەگەر عشیرەت بنووسرێ ڕنگدانەوەیە کە نیشاندەرێکە بۆ قەومیەتەکەی ئەوەشمان لابرد وتیان باشە دیانەت هەیە موجودە دیانەت موجودە مۆزوعی ئەوەی 57 عەبدەزەهرە الهەنداوی گاڵتەی پێ نایە ئەوە گەڕێتەوە بۆ خۆی ئێمە دامان ناوە و ئەبێ بۆ شێوازە بکرێ بەبێ ئەوە ئێمە لە ڕاگەیاندن ڕۆژنامەوانەکەی وەزارەتی پلاندانان کە پرۆسەی گەمارەسازیمان دەست پێ کرد وتمان ئەم پرۆسەیە دەست پێەکەین وەکو پرۆسەیەکی سەرژمێری بەڵام ئەگەر ئەو داواکاریانە جێبەجێ نەکران ئێمە قسەی خۆمانمانە بێ قسەی خۆمان چییە ئێمە لە دەی 6 کتابێکی ڕسمیمان کردو بۆ وەزیری پلاندانان ئاگادارمان کردوەوە کە ئەو مەترسیانە هێشتا ماوە نەبێ جێبەجێ بکرێن لە 29 کتابێکی کەمان کردووە وتومانە ئەگەر ئەم مەترسیانە نەڕوێت تا فلان تاریخ ئێمە قسەی خۆمانە قسەی خۆمانە بێ وتومانە ئێمە زانین تاکەیەکین ئەزانم قەینا با خەڵک بزانە خۆ سەردەمی شەفافیەتە پێتان وتون تاکەی جوابمان بنەوە ئێمە وتومانە بە زووترین کات جوابمان نەدەنەوە ئێمە دێدلایمان نەنووسیوە ئێمە
ئەزانی سەرژمێری مەسلەیەکی زۆر اتحادیە ئێمە ڕەنگە بۆ شێوازەی کە خەڵق وا تێگەشت بێ لێی کە بڵێن نایکەین ناتوانین نابێ ئەوە بۆ شێوازە ناڕوەتەوە ئەبێ هەنگاو بە هەنگاو پیایە بڕۆی بۆ ئەوەی پیشانی لایەنی بەرامبەرت بی کە تۆ هەموو هەوڵەکانی خۆت داوە بۆ جێبەجێکردنی ئەو سەرژمێریە بەڵام لایەنی بەرامبەر ناتوەتە پێشەوە ئێمە قسەی خۆمانمان هەیە قسەی خۆشمان ئەوە نییە قسەی ئەتیادی نییە کردارە ئەو کاتە لە دەیدە کتابێ لە عفو لە 29 کتابمان کردووە دواتر لە دەیدە کتابێکی کەمان کردووە لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت دووە ئاگاداریە ئێوە ئەگەر بۆ شێوازە بەردەوام بن ئێمە هەنگاوەکانمان بۆ شێوازە بێ دەیدا ئەمانە کراوە ئەوە بۆ ئەوەی دڵنیا بن کە مەوزوعی ناوچە کوردستانیەکان ڕۆژە جوابیان نەیاوەتەوە خەریکن مشتومڕیان ئێستا چکە لایەنە سیاسیەکان لە عێراق ئەوە سەیری کە لە عێراقدا سێ بابەت ئێستا جێگەی باسە لایەن لای ئیطاری تەنسیقیە لای ئیدارەت دەولەیە لەوان یەکیان سەرژمێریە دوو بابەتی ترە و یەکیان سەرژمێریە مەوزوعی لەدەی دەوەستاوە خۆیان بواە تا 11 شتیوانی ئەزانی ئەوە پرۆسەی گەمارۆسازی لە یەکی نۆ لە عێراق دەستی پێکردووە تا سیدەیە جگە لە هەرێمی کوردستان تا سیدەیەەوە من بە دقیقی بۆتان باسەکەم لێرە ئەو دوو مانگە خاینی ئەو پرۆسەیە ئێمە درەنگتر دەستمان پێکرد بۆیە مۆزوعێکە ناونووس وەستاوە لەوێ نەوەستاوە تەواو بووە ئەیانەوێ ئەو سەتاسیەش تەواوکەن لە ساڵی 1990 هەرێم بایکۆتی سەرژمێری نەکردو بوو هەرێم هەر لە ناو سەرژمێریانە بوو لەبەرەوەی حکوومەتی عێراقی پێشوو هەبوو ئێمە حکوومەتی هەرێم بووین هێشتا پەیوەندیمان لەگەڵ حکوومەتی عێراق ئاسایی نەبووە گەرەوە دانی پیانەنێن نابێ بە شتێکی فەرمیکە ئێمە یوێن دانی پیا بنێ ئێمە هەنگاوەکانی ئێمە بۆ مەوزوعی سەرژمێری کاگ ئەحمەد وانە ئێستا وڵا پێشوی قسەکەت بکەی بەس ئەم دەمێ خاڵ ئیزا ئەوە یعنی باسکەم بە گرنگی دەزانم ئێستا یعنی ئەنگۆ باسی ئەوە دەکەن بۆ من ئەو کتابەمان کردو ئەو نووسراوەمان کردووە 1000 دیکۆمێتی وام هەیە ئێستاکە دەیسەلمێنێتن بۆ نمونە یعنی ناوچەی کوردستان هەر ئەوەندە نییە یعنی ئەوی تازە باسم کرد کۆمەڵی جوگرافی ئەڵمانی کە لە ساڵی 1950 نەخشەی دەرکردووە بازەوە دەکاتن کورد هەتا بن بەغدا ینی سنووی کوردستان بووە ئێستاکە بەیانی ئێوە چۆن دەتوانن بە نووسراوێک لە کاتێکدا بە هەزاران دیکۆمێت هەیە لەسەر کوردستانی بوونی ئەو ناچانە چ زمانێک هەیە سمێنێ ئێوە دەتوانن بە کۆمەڵانی خەڵک بڵێن برێن کاکە ئەمە و زمانەما وەگرتیا کار بەو پرۆسەیە ناکرێتن کە پرۆسی سەرژمێری لە 2024 دەگەڕێنەوە بۆ پرۆسەی 57 باشە ئێوە ئەوە لە ئاستی ناوخۆ لە ئاستی دووەلی بۆ نمونە کە سبێنێ نەتۆی گرتوەکان کار لەسەر ئەم نەتایجانە دەکاتن ئێوە زمانە تکتاوە گرتووە ئەم ئەنجامانەی 2024 نەفتە داتایەک نەفتە بنەمایەک بۆ هەموو ئەو بوارانەی باست کرد کاکە نەتەوەیە گرتوەکان ئەزانی نەتەوەیە گرتوەکان لەسەر داتای سەرژمێری ئیشەکات نەک لەسەر داتای سیاسی واتە تۆ ئەگەر هات و عێراق وتی من ئەم نەتایجانە بەکارێنم بۆ چەسپاندنی ئەمری واقعی یاسایی و سیاسی نەتەوێ گرتوەکان ڕێک پوچەڵی کاتەوە ئەوە هەر اعترافی پێ ناکات ئەوە نەتەوەی گرتوەکان لەلایەک ئەعلانی ناکە بەڵام بەکاری چۆن ئەزانی خۆت ناترسیت ڕەئی شخصی خۆتم بۆ گرنگ ئێمە ئەگەر نەترساینایە ئەگەر مەترسیمان نەبووایە گومانمان نەبووایە بۆ هەمووی شاوانەمانە کردی ئێمە بۆچی تا ئێستا نەمان وتوە سەرژمێریەکەن لە ئەعلام و کە خۆشت وتت تا ئێستا نبینم حماسەتێکەیە لە ئیشەکە ئەی بۆ حماسەتمان نییە ئێمە بۆ مۆزوعەکە لەبەر ئەوەیە لە سەرۆکی حکوومەتەوە تا خوارەوە ئەو مۆزوعە لەسەر سەرەوەیە ئیستا گەشتووەتە قۆناغێکی ئەتوانم بڵێم هەستیارەکە ئەبێ ئیتر بڕیارەکەی لەسەر بین بەڵام بڕیارەکەمان کەدا ئەبێ بڕیارەکە کە بدەین بڵێن کاکە ئێمە لەبەر ئەم هۆیانە پێماوتونە بڕیارانە ئێمە یعنی لەسەر چ بنەمایەکەی بەڵام نەبێتە کێشەی سیاسی کێشەی هەرێمی کوردستان و عێراق ینی ئەگەر ببێتە کێشەیەکی سیاسی ئەکەوێتە ئەستۆیڵەن دیسانەوە هەرێمی کوردستان کێشەیەکی هەر دروست کردووە بۆیە تۆکو شارەزایە وەکەوەی لە ناو ڕووداوەکانی وەکەوەی لە ناو دانووسانەکانای ترسی هاونیشتیمانی ئاساییمان بیست ترسی خۆت چییە خۆت من دوو جۆرە بڵێن هەستیاریم هەیە و مەترسیم هەیە یەکەمیان ئێمە لەسەر پرسە سیاسەکە قسەمان کرد زیاتر پرسەکەی تر ئێمە پرسێکی تەکنیکی و پرسێکی داراییە ئەو مۆزوعی پارەکە
پرسە تەکنیکەکە ئەوەی ئێمە لە 22 دەین یان 24 دەین مانگێک کەمتر ماماوە بۆ سەرژمێری بەڵام ئێمە لە ڕووی ئامادەکاری تەکنیکیەوە هێشتا داتا سنتەرەکەمان دانەمەزراوە ڕاهێنانی بژمێرەکانمان دەست پێ نەکردووە بۆ ئەوەی سەرژمێری بکەن ئەمەش ڕەهەندێکی کەیە هی پرۆسی سەرژمێری کە تاوەکو ئیستا جێبەجێ نەکراوە بۆیە هەنێ ئەگەر هەیە کە ئێمە بەم نزیکانە لەگەڵ لایەنە بەرپرسیارەکان لە بەغادا ئانیشین ئەو ئەگەرانەیە ئەخەینە بەردەمیان عێراقیش مەطلبێتی کە سەرژمێریەک بکرێ کە سوودی لێ وەرگێ عێراق مطلبی نییە سەرژمێریە بکە کە دواترتانەی لێ بدرێ و بەکار نەیەت و ببێتە کێشە بۆ عێراق ئەوە مطلبی نییە ئەوەی ئێستا کە ئەیبینین ئێمە ئەوەی ئێمە ئەمانەوێ ئەو گومانانەی هەمانە ئەوەی کە باس کرا لێرە ئەو گومانانە تا حەدێکی زۆر ئێمە بڕەوێنین لە ڕێگای ئەو هەنگاوانەی کە داوامان کردووە ئەوان نەیکەن تەبیعی گومانەکە بێتە سەر پرۆسەکە و ئێمە پێماوتون با بە ئێوە واتان لێ کردووە هەر هێناوتانە تا گەشتوتە ئیستا و ئیستاڵین وڵا ئەمە ناکرێەوە ئەو ناتوانین و ئەوە نییە ئەوە گومانە خاتە پرۆسەکە ئەگەنا لە بیدایەتەوە ئەوان لەسەر ئەو بابەتانە ئیشمان بکردایە پێکەوە بگەشتی نایە ئەو مەرحەلەیە ئێستا ئێمە لەگەڵ بەغا ڕێک ئەگەر ئەوان هەروە ڕۆیشتن تا 2 هەفتەی تریش 3 هەفتەی تریشی تر بۆ خۆتە زانی پرۆسەکە ناگاتە 2 هەفتەی تر ئێمە زووتر ئەبێ بڕیار بین لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی پرۆسەکە یان چۆنیەتی ئێمە ئەچین بەرەو ئەگەر ئەوان نەرمی نەنوێن بۆ مەرجەکانتان کە لە سەری ڕێکەوتون پێ وایە لە ئایندا بڕیاری کورد چییە بێ ئەو پرسیارە ئیتر ئەبێ ئاڕاستەی سەرۆکایەتی حکوومەت و وەزارەتی پلاندانان ئاخر بە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی من ئازانم کە بۆ بڕیاردان ئەگەڕێنەوە بۆ ئێوە چیان پێ ئێمە مەجموعەیە پێشنیاریانەیە ئەیان ئەڵێن پێشنیاری یەکەم ئەوەیە کە سەرژمێری دوا بخرێ بۆ ئەوەی بتوانین ئەو خاڵە لاوازانە چاک بکەین کە ئیستا ماوەتەوە لەگەڵ عێراق ئەمە لە خۆمەوە ئیستا باسی یەکەم بابەتی تر ئەتوانین پێیان بڵێین لە عێراق ڕەنگە ئەوان بیانەوێ بیکەن ئێمە نەیکەین ئەوەی کە باس کرا لێرە کورد مقاتعیکە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئەوە هەرێمی کوردستان هیچ ناوچە کوردستانیەکانی دەرەوە بابەتەکەی تر ئەوەیە ئەگەر ئێوە مقاتعیکەن کارتی فشاری تریان نابێت دشتان بەکاری بێنەوە کۆرە احتیمالە هەموو شتێک سیاسیە ناڵین احتیمالە ئەزانی لە 2010 دکتۆر وەسفی باسی کرد ئەوەم بە پیر هاتەوە ئێستا لە 2010 سەرژمێری بۆ نەکرا کە گەیشتینە دەر 4 ڕۆژ یان 5 ڕۆژ من ئاخر کۆبوونەوە بوو کە بەشدار بووم لە بەغا ئەو کاتەش مابوو سەرژمێری جێبەجێ بکرێ ئەیان ویست کورد بەشکەن ئەو کاتە پرسیاری نەتەوە هەبوو ئێزیدی بە نەتەوە شەبەک هەورامی هەر کەسێک بیاوێ نەتەوەی خۆی بنووسێ بۆ شێوازێک کە هەستی پێەکە ئەمە مەطلبیان بوو وەزیری پلاندانانی عێراق مەطلبی بوو قیادەی سیاسی کورد و بەتایبەتی جەنابی سەرۆکە و کاتە وتی بە هیچ شێوەیە قبوڵمانیە کورد بەش بکرێ ئەوە ڕۆی مۆزوعی جێبەجێنەکردنی سەرژمێری تا ئێستا ئێمە وا ئەیبینین کە عێراق پێویستی هەیە بە سەرژمێری ئێمەش لەگەڵ عێراقا هاوبەشین لەو ڕایە ئێمە شەمانەوێت سەرژمێری جێبەجێ بکرێ ئێمە زۆر مەطلبمانە سەرژمێری جێبەجێ بکرێ بەڵام چونکە عێراق وڵاتێکی ئاساییە چونکە عێراق وڵاتێکی هێشتا کێشەی مادەی سەوچلیتایە و ئەوانەی تایە بۆیە وتومانە زەحمەت نەبێ مادەی سەوچلەکە ئەبێ تەطبیعەکە بکەن اینجا ئێمە توانین ڕەنگە سەرژمێری تیا ئەو پارەیە کاریگەری خراپی چی بووە لەسەر ئەدای سەرژمێریەکە یعنی قابلی بەراورد نییە چەند بۆ ئەوێ و چەند بۆ ئێرە پارەیەکی زۆر ئەوان لە ڕاستیەکانی شاباسکەین ئەوان پارەیەکی زۆریان سەرف کردووە بۆ ئەو شەریکاتانەی کە هێنا چکە عێراق توانای نەبوو سەرژمێری ئەلکترۆنی بکات دەستەی ئاماری عێراق توانای نەبوو ئێمە لە سەرەتاوە پێماوتن تواناتان نییە هێنایان شەریکاتەکان ئەوانەی هاتوون بۆ عێراق سەرژمێری ئەلکترۆنی جێبەجێ بکەن دوو شەریکەی سینیە و دوو شەریکەی یەکیان ئوردونیە یەکیان عێراقیە ئەوانە نزیکەی لە سا هەفتای پارەکەیان بردووە ئەوە خۆشە نیسە کێشەی پارەیان هەیە چونکە لە سا هەفتای پارەکە چۆتە ئەو شەریکاتانە چۆن چووە ئەوە مۆزوعەکە عیلاقی بەخۆیانەوە هەیە ئێمە ئەمانویست پارەکە سەرفکەین بۆ ئەوەی بتوانین ئامادەکاریەکان پێی ئێمە ئەوان بە هەرێمیشەوە 476 میلیارد دینار ئەوەی بەدەستی ئێمە گەیشتووە هی 2023 12 میلیارد 670 میلیۆنە نیوەیمان ئێستا سەرف کردووە بۆ دامەزراندنی ژووری عملیات و سنتەری پەیوەندیکردن کە لە هەمان لە عێراقدا هەیە و ئەوی کەش لە عێراقدا بەحساب بۆ سنتەری داتای
هەرێم دروستەکرێ و پارەکە سەرفەکرێ بەڵام ئەوان مشکلە ئێستا بۆ نمونە گەرێەوە خۆتان داتا سنتەرەکە دروستکەن ئەوان مەبدەئەکە مخالفین یا مەصرفی داتا سنتەرەکە کامیانە؟ نا هەردووچیانە ئەوان ئەو شەریکەی کە هات سەیری پێداویستیەکانی هەرێمی کرد تەخمینێکی پارەیەکی کرد عێراق وتی ئەو پارەیەم نییە دواتر ئێمە وتمان هەمان ئەو میکانیزمێک کە لە بەغا هەیە لە هەرێمیشدا بڕیە وتیان لەبەر ئەوەی پارەکەی زۆرە وەختیشمان بەدەست نەماوە ئەمە ئۆپشنێکی کەتانایی نییە بە تەکالیفی کەمتر بەڵام داتاکان لە بەغاوە یەت بۆتان عینەن وەخت یعنی نەک بچێتە بەغا دوای هەفتەیە بێتەوە نە دوای 30 سانیە 40 سانیە داتاکان ئەگاتە هەرێمی کوردستان لێرەدا فاکتەرێکی گرنگ هەیە کە بێ باسی بکەین مۆزوعی وەختە عێراق قەراری یا لە مانگی 6 2023 سەرژمێری لە 2011 دەست پێ بکە لە 2024 بەڵام ئامادەکاری فعلیەکان لە عێراق و هەرێمی کوردستان لە 25 ئەم ساڵ دەستی پێکرد ئێمە بخۆم زۆر لە کۆبوونەوەکان لەگەڵ وەزیریان باسم کردووە وتومە ئەو وەختەی تۆ داتناوە بۆ ئەنجامدانی سەرژمێری بە ماوەی 7 مانگ ئەلکترۆنیە کە زۆر بناغەیەکی پتەوی ئەوێ کافی نییە جەنابی وەزیر وتی ئەمە قەرارێکە یاومانە و زۆر قەرار درراوە پێشتر من نامەوێت لە زمانی من ئەو قەرارە جێبەجێ نەکرێ با لە بیرمان نەچوو کورد و سەرکردەی کورد پاش 2030 ئەوان خۆیان داواکردنە کە سەرژمێری بێ یعنی ئەوە مەطلبی ئێمەس وەکو کورد لە دامەزراندی حکوومەتی سوودانی یەکی لە مەرجەکانی پارتی کە بەشدار بوو لەی حکوومە کە تەسبیت بوو کاتێک ژمیاریش تەسبیت بوو بۆ چونکە ئەوە گرنگی بەرامبەر مادەی 140 هەر مادەی ئەوانوتیان سەرژمێری مە وتۆ مادەی 140 مادەی 140 پێشتر یەکی لە مەرجەکان یەکی لە داواکار سەرەکیمان ئەوە بوو کە بێ ئەمڕۆ ئەگەر نابی بەڕای من ئەگەر نابی بەڕاستی بۆ ئێمەیش خراپە وەکو هەریم یعنی ئەو هەنە نییە نابێ ئێمە ترسمان لە نەبوونەکە نییە هیچ ترسمان لە سەرژمێری نییە هیچ ترسمان لێ نییە بەڵام ترسمان لەو تعریبەیە کە جارێتر ئێمە لەو ناوچانە ئەو تعریبە هەر بەردەوامە ئەو تعریبە هەر بەردەوامە بە چاویلکەی تەفسیری دەستور ئێوە ئەندامی پەرلەمانی عێراقن ناتوانرێ مەسەڵەن واش تەفسیر بکرێکە ئەمە پێچەوانەی دەستورە لەو ناوچانەی لە ناوچەی جێناکۆکە دەستور بۆ تەنفیز مادەی 140 ناکە یەکەم جار تەنفیز مادەی 140 بکە ئەنجا سەرژمێری باشە ئێستا دادگای فیدراڵی هەروە پەرلەمانتاری کوردەوە چێ داوایە قیتەکاتەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان باشە ئێوە بۆ ناچن لەسەر حکوومەتی مەرکەزی بیجۆڵێن 60 ئەوەندا ئەندام پەرلەمانن 60 ئەوە من باسم کردوتم ئەبێ ئەم جارە لایەنە کوردستانەکان هەمویان بەبێ جێوازی حزبی بەبێ جێوازی ئینتیما بۆ چه حزبێکی یان معارەزەی ئەبێ هەمویان سەردانی ڕئیس وزەرا بکەن و سەردانی وەزیر تەخطیط بکەن دەربارەی ئەم مەوزوعە ئەبێ بەتاکید ئەیجوڵێنم تەنانەت ئێمە وەکو کورد لە بەغداد جێوازی لەو شتانەیش ئەەکەین من تەنها پەرلەمانتارم لە خانەقین لە لژنەی مادەی 140 نیم ئەوە من یەکم کەس لەو لژنەی مادەی 140 والله چەند جار گلەیم کردووە لە کاک شاخەوان لە برادەرانی خۆمان وتومە چۆن ئەبێ من تەنها نوێنەری خانەقینم لە لژنەی مادەی 140 یەکێتر لە باتی من باسی خانەقین بیرم دێتەوە بربژێر بووی لە خانەقین میوان بووی یەک دنیا بەڵێنی شتدا بە خانەقینەکان بۆ زمان ئێستاش من خزمەتکاری ئەو خەڵکەم ئێستا باس شتێکت بۆ ئەەکەم لەوانەیە ڕەبتی بە سەرژمێریەکەوە نەبێ بەڵام ئەوەی بەلای منەوە سەیرە لە پێناوی ئەم خاکە لە پێناوی پستی لەم خاکە گەنجمان هەیە وەکو گوڵ خۆی کردووە بە قوربانی ئەم خاکە ئێستا لە خانەقین پێش 3 ڕۆژ 4-5 گوند هاتوون شکاتیان کردووە مختاری گوندەکان ئەڵێن کابرایەک هاتووە ئەڵێ گوندەکان چۆڵکەن من کڕیومە عەرەب کورد هاتووە ئەڵێ وەرن گوندەکان چۆڵکەن بە ناوی هەندی لایەنی سیاسیەوە بە ناوی هەندی لایەنەوە ئەڵێ گوندەکان چۆڵکەن من کڕیومە من بەڵێنی ئەوەم پێیان داوتومە ئەگە چادر هەڵدەم لەسەر عەرزەکەتان من بۆتان حراسەتی ئەو عەرزە ئەکێشم گەیاندووە بە ڕئیس وزەرا کابراگای لێنە بە گوندەکەی فرۆشرابێ ئەڵێ گوندەکەم کڕیوە چۆن گوندت یعنی تێبینی لە سەقسەکانی سۆزان خان یعنی لە 2007 بڕیارەوە بوو پرۆسەی سەرژمێری بێت ئێستا تۆبی سەیریکە خۆ من تۆزە لەسەرم مەسەلانان دەکجار ڕووی خۆشم تاڵ کردو پرسیاری زۆر تونەکەم بەزوەرە من و تۆ خۆمان بێنی نەجێگەی کاکسیروان خۆمان بێنی نەجێگەی دکتۆر دارا یعنی تۆبی لەسەر ئەو کورسێدانیشی چیەکەیت کاگرانس
بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت دەبەوە لە 2007 ڕیار بە پرۆسی سەرژمێری کوردی یەکێک لە بیانوەکان ئەوە بووە کە ناوچە سونە نشینەکان بە بیانوی ئەوەی کە لە ڕووی ئەمنیەوە ناسەقام گیرە تۆ سەیری ئەم دۆخەی کورد کە لە تەواوی ناوچەدا بڕێنراوەکان هەمان ئەو قۆناغەیە کە لە 2007 هەیە بۆیە کە ئەمە باشترین دلیلە لەسەر ئەوەی ئێمەش بتوانین ئەگەر هاتو ئەوەی کاک دکتۆر کاک سیروان باسی کرد بە مەرجەکانمان ڕازی نەبوون ئەمەش بکەینە دلیلێک ئەمەش بکەینە بیانوێک بۆ ئەوەی ئێمە بتوانین پرۆسەی سەرژمێری چۆن ئەوە لە 2007 ڕێگریان لە ئێمە کرد بە بیانووی ناسەقامگیری ناوچە سونەنشینەکان ئێمەش بتوانین ڕێگری لێ بکەین بەردەوام میدیاکار حەزی لە وەڵامی کۆنکرێتیە کە سینوجیم زۆر هەڵ نەگرێ گریمان ئەگەر خوا نەخواستە نەک ئێوە سەرکەوتوو نەبوون ئێوە هەوڵی خۆتان نابە بەرپرسیارانە و ئەوان ملیان نەدا بۆ مەرجەکانتان وەڵامی ئێوە نەخێرە بێ ناچنە ژێر باری ئەنجامدانی سەرژمێریەکەوە کە مەترسی لە دەستدانی بەشێک لە کوردستانیە بێ و نوقتە و بڕایەوە وایلیەکەین دڵخۆشکەرەمە تۆ ناڵێ ئەبێ پرسیارەکە وەڵامەکەی توازەح بیت طبعاً وایلیەکەین خۆی ئێمە ناچینە ژێرباری ئێمە هەموو جارێک لەگەڵ جەنابی وەزیرە کە باسی یەکەین هەردووکمان من تەمسیلی حزبێکە کەمەوە تەمسیلی حزبێکەکە لەسەر پرسی سەرژمێری و ناوچە کوردستانەکانی دەرەوە هیچ شیاوازیەکمان نییە وابزانم لەما خلافان نییە لەخوا هیچ خلافمان نییە و لە آخر جار لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەتیش کە دانیشتین کە باسی هەندێک تێبینیمان کرد جگە لە بابەتی وەوتی جۆ بگرن ئێمە شەڕی خاکەکەین ئێمە شەڕی شتیتر ناکەین یعنی ئەوستان لەسەر خاکە بۆ ئەم مەسەلەیە بۆ ناوچەی خاکی نەگەڕاوی کوردستان بۆ ناوچە کورسانەکانی دەرەوە ئیداری هەرێم ئەوەی کە لە کاک مەسرورێ بیستی ئەوەش لە کاقوبا دەبیستی ئەوەی لە کاقوبا دەبیستی هەر ئەوەشە لە کاک مەسرور ئێمە شەڕی خاکەکەین تەواوە ئێمە نامانەوێ وەزارەتی پلاندانان لە ڕێگای سەرژمێریەکەوە کە گومانمان هەبێت دواتر بەکار بێ بۆ چەسپاندنی بە واقعێکی سیاسی یان یاسایی ئێمە نامانەوێت لە ئایندە لە تاریخە لە هەر کاتێکا بێ بڵێن لە زمانی وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان سەرژمێریەک کە دکتۆر دارا و سیروانی تیا بووە سەرژمێریە کراوە کە بۆ نەتیجەکەی ئەو مادەی سەوچل جێبەجێ نەکرا هەرچەندە خۆی سەرژمێری و مادەی سەوچل وەکو باس کرا جیاوازە بەڵام ئێمە گومانەکانمان ئەوەیە لە ئایندە ئەوان دەسەڵاتدارن بەکاری ئەنجامەکانی بەکاربێنن ئەوەشە مۆزوعەکە خۆی هەموو مۆزوعەکەی ناوچە کوردستانیەکان ئەوەیە ئێمە نامانەوێ ئەنجامەکان لە ئایندە بۆیە شەرت و شروعمان داناوە بەرامبەریان کە ئەوان ڕازی بوون لە بیدایەتەوە ئێستا ڕازی نەبوون ئەوە گومانە خاتە سەر پرۆسەکە بە تاکید جا وەڵی تر من تۆ وا مۆزوعەکە فولستۆپەدا نایتر هیچ قسەیەکەم نییە بۆ جەنابەت من هیچ پرسیارێکم نییە ئێوە گەنجەکان فەرموو جەنابیشت نزیکی کارەوە قوربانت بم بەخێر بێ زۆر قەزیەکە دیارە وازەحە من 1950 ولادەتم کەرکووکە هەموو عشایری کەرکووک کوردەکان ناڕازیم بەم وەزع وتعریبیش معروفە حکومەتی بەغا فەرزی ئەکاتە سەر حکومەتی کوردستان بەس مادەی 140 مادەیەکی قانونیە من داوا ئەکەم يعني كرأي من رأي زور أهلي كركوك كعشائريشين دواء أكم أما نقطة التأجيل بفتريك دوامينيش با أحصاب بكرة لسر مادي صالي بنجاو حوت أو عربانش كهاتونة كركوك وأطرافي كركوك با ناويان بنوسري بس معروفة كأمانة أصليان لكوية دزور سباس كيتر قصيها باشا إيوا كليران لە توێژینەوەی زانستیشە ئەو ڕێژەیە پێوترێ عینە بە سامپڵوانە هەر بە وەرەگیرێ بە داتایەکی باوەڕ پێکراو چونکە ماشەڵا زۆرن چەند کەس لەگەڵ ئەوەیە لەگەڵ دکتۆر دارایە ئەگەر مەرجەکان لەگەڵ مامەسادارایە لەگەڵ بریکاری وەزارەتی کاک سیروانە وەکو بریکاری وەزارەتی پلاندانان ئەڵێ ئەگەر ئێمە ئەو مەرجانەی هەمانە کە ئەوان لی پاشگەز بوونەتەوە ئەگەر جێبەجێی نەکەن ئێمە بۆ مێژوو ناچینە ژێر باری ئەنجامدانی سەرژمێریەکەوە کە گومان یا مەترسی لە دەستدانی ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی لەگەڵ بێ چەند کەس لەگەڵ ڕاکەی کاک سیروان نەدەسەڵ بڕێ ئێمەش من بۆم نییە قسە بکەم وانێ خۆم قسە هەمووتان وەڵا هەمویان بە میوانەکانیشەوە
بس كاك تبيني شي قلت كا اگر اذن بديتي كاك رنز درباري فرموكاتكي وياتون كام جنزانا بله 1957 لو اما حتى لبرلماني بغداد بزخته شي جوره ل 57 بكين تونك اكاديميه صالي 57 او تعدادي او كاتكرا باري حمولا يعني كاني عراق زور سقام جير بو مستقر بو زور حفته وحفت بخوتان دزان تشريدا انواع تهجير وتعريب هشتا وحفت بهمان شيوا نوت وحفت لو فشلي هنا فشلي هنا كردستاني تيدا نبو ادي ابي استا بكريم خومان لي بتشينوا ديسان فشليني فليري لبرلمان بليز انغو زختي قوري لسر اوان هي لشاري 2000 العفو لصالي 2014 وشهر 11 و 2017 دوای 16 اکتۆبر 7000 کەس لە خانەقین کۆچی کردووە. ناوچەکانی هەرێمی کوردستان بەرامبەری 8000 کەس 8000 عەرب هاتۆتە ناو خانەقین لە 2014 تاکو ئێستا 2014 هزار کۆچی کردووە 8000 عەرب 8000 عەرب هاتۆتە ژوورەوە بۆ ناو خانەقین. ئێستا لەم سەرژمێریەشە ئەوانە بۆیان هەیە تۆمار بکرێن. بەڵێ لەوانەیە کوردەکان لەبەر ئەوەی قەدەغەی هاتوو چووە دوو ڕۆژ لەوانەیە کوردەکان نەگەن تۆماری و بەڕاستی ئامادەکاریەکی باش نەبوو وەکو ئەوەی باسم کرد. ئەو کاتە نازانم کاک سیروانیان چۆن ئەڵە ناماری 57 ئەبێ دروستەوە بێ کار بەو بکرێ. خۆی ئێمە نەماوەتەوە تەنها بۆ عەرەبە وتومانە ئەوەی لە ناوچە کوردستانیەکان ساڵی 57 لەوێ نەبووە سجلێتی تایبەتی بۆ دروست دەکرێت و جیاکرێتەوە لە کاتی ئەنجامدانی سەرژمێری عەفوو ئەوانە ئەنووسرێن لەسەر ئەو ناوچانە بەڵام ئەوە کاریگەری نابێت لەسەر چەسپاندنی واقعەکەیان ئەگەر هات و ویستیان ئەوانە بەکاربێنن بۆ چەسپاندنی واقعەکەیانڵێن کاکەوانە سجلەکەیان 57 نییە زەحمە نەبێ ئەوە تا ئەم پرۆسەسە لە ڕووی داتاسازیە و ئاسانە هەردوو چێلکترۆنیە هەم داتای وەزارەتی ناوخۆ و ئەوانیش ئامادەی خۆیان پیشانناوە داتای سەرژمێریش مقاتعە ئەکرێ ئەگەر ئەم مەرجە و مەرجی داتا سەنتەرەکە بچەسپێنن هیچ مەترسیەک نابێ بۆ وەبەرهێنانی لە دنیادا نییە هیچ مەترسیەک نەمێنێ ینی تۆ بێ ڕێژەیەک بەجێ بەڵێ بۆ مەترسی بەڵام ئەوە نەکەمی یەکەیتەوە کە زۆر زەحمەتی یەکەی مۆزوعەکە باشە چ لایەنێکی ناوخۆیی یان نێودەوڵەتی یا چ دامەزراوەیەک گەرەنتی و زامنی بەکارهێنانی خراپی سیاسی ئەم ئەنجامە تەسەوور ناکەم هیچ لایەنێکی نێودەوڵەتی هەبێ کاریگەری هەبێ ئەوەنە لەسەر عێراق لەسەر وڵاتێک هەر وڵاتێکەمە قەرارێکی سیادیە حکوومەتەی کات لە ناو سنووری خۆیەی کات ئەوان وەکو چاودێ ئێستا وەکو مۆزوع انتخاباتە یعنی لایەنی گەرنتیکار نییە نابێ مثلا تعهدی وەربگرن لە حکوومەتی انه اما پەیوەندی بە مادەی 140 نا محکمەی اتحادیە و قەرارەیاوە محکمەی اتحادیە و قەرارەیاوە خۆشیان ئەڵێن لە هەموو دۆکیمنتەکانیشیانە و بە نووسراوی شوتیانە ئەو سەرژمێریە جگە لە قەرارەکە ئەو سەرژمێریە بۆ پەرەپێدانە هیچ پەیوەندی نییە بە جێبەجێکردنی مادەی 140 دویانە ئێمە چەندین قەراری سیاسیمان بینیەوە دژی هەرێمی کوردستان کە بنەمای دەستوریشی نەبووە بە زۆرینەیەکی پەرلەمانی جێبەجێ کراوە یا حتا دادگای باڵای فدرالیش لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆی وانە سەیری ئەو وەرە سەیری ئەو تەناقوزەی بڕیارەکەی دادگای باڵای پاریس و دادگای باڵای فدراڵی عێراق بکە لەسەر مەسەلەی ڕۆشتنی نەوتی هەرێمی کوردستان من ما بەستم چییە ئەو تعهدە یعنی بنووسە نەبەد بەقسیوەتی دادگای باڵای فدراڵی ڕایگەیاندووە ئیبلاغی کردو بەنووسین هەیە قسەکانی کاکسیروان شتێک بە دیار دەکەوێتن یعنی کاکسیروان ناشارتەوە یعنی حەز بە مەترسیش دەکاتن بۆ نمونە دەرێت سزلی 50 لێ دەکەن ئەومە بە پێ و سزەیشی دەکەن کەواتە دوای لە 2023 دوای عێراقی نوێ پرۆسەی ئازادی تاکو ئێستا کە 2024 واتە دوای 23 ساڵ هێشتان ئێمە نەگەیشتنە خاڵی چارەسەری چارەسەرکردنی ئەو ناوچانە کەواتە یعنی کۆکی لەسەوەی ئەم پرۆسەیە یعنی ئەگەر بۆ نمونە خاڵەکان مەرجەکانی وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان جێبەجێ نەکرێت حەز بە مەترسی گەورە دەکەیت کەواتە ئەگەر مەرجەکان جێبەجێ نەکرێتن ئەوە دیسان جارێشکە ئێمە ڕوبەڕووی ئەو کێشانە دەبینەوە کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوو هەمان من هەر لەم هۆڵەیە بە بربژێری هەموو لایەنەکان لایەنە براوەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش پرسیارم لێ کردوون لەسەر مادەی 140 هەمویان خۆیان بەرپرسیار کردەوە بەرامبەر بە مادەی 140 بەڕاستی خۆ ئێستا ئەبێ ئەوە حیزبانە تازە دەستیان نەکردەوە بەکاری حیزبی ئەبێ پەرلەمانتارەکانیان ڕابسپێرن لەوێ لە بەغا دەستکەن بە جم و جۆڵ
چەندین کەیس و مەلەف هەیە لە مەسەلەی باسم بۆت کرد من لە لژنەی مادەی 140 نیم کە تەنها نوێنەری خانەقینم چۆن خەڵک شارێکی تر باس شارەکەی من بکە من ئاگام لە شارەکە هەیە چی لە ناو شارەکە ڕوئەدا ئاگام لە معاناتەکە هەیە لەبەر ئەوەی من جزئێکم لە معاناتەکە ئەوە مشکلەی لایەنە کوردستانیەکانە لە پەرلەمان یەک ئافرەتی خانەقینی لە ناو پەرلەمانە ئەویش لە ئەندامی لیژنەی ناوچە کوردستانەکانی ئەوەیەکی لە غەڵاتەکانی لایەنە کوردستانیەکانە لە پەرلەمانی عێراق چەند جار داوام کردووە بەدەمی خۆم یعنی من چیم بۆ زیادەکە لە ناو لیژنەکە بم بەڵام ئەبێت دەنگی من لە ناو لیژنەکە بێ ئێستا چەند کەیسێکی جێی مشتومڕ هەیە لە بەغا یەک لەوانە یاسای باری کەسێتی هەندێک مەسائل هەیە کە جێگەی ڕەزامەندی سوننە و شیعە و کورد و ئەوانە نیە حەزەکەم زانیاری ئەوەمان بیتێ ئەم سەرژمێری و جێبەجێکردنی مەرجەکانتان خراوەتە بەرامبەر هیچ مەرجێکی ترکە ئێوەش ملی بۆ بەنیا ئێوەش بچنە بەرێکی دیاری کراوە ئێمە وەکو وەزارەتی پلاندانان تا ئێستا نەچوونێتەوە مەوزوعانە ئێوە ناوەکو کورد ئاگام لەوە نییە من ئاگات لە هیچ حاڵەتێکی لەم جۆرە هەیە بەداخەوە دەست پێچارنێک هەیە بڵێ ئێمە آخر جار ئەمە سێ کۆبوونەوە بەسەر نەچوو بڕیارەکانی مەجلیسی قیادەی ثەورە کە پێ ئەڵێن قەرارات مەجلس قیادەت ثەورە المنحل یعنی بەتایبەت ئەو ناوچە کێشە لە سەرانە کەرکووک خانەقین هەموو مڵک و ماڵاتی خەڵکەکە براوە لە خانەقین 95% بە قەراراتی مەجلیسی قیادەت ثەورە بردویانە کراوەتە ناو وزارەی دارایی تاکو ئێستا سنە ئەڵێ بەرامبەر قانون عەفوەکە شیعە ئەڵێ بەرامبەر قانونی ئەحوال شخصیە یعنی بەداخەوە هیچی هاتووەتە سەر مەسەلەی جێبەجێکردنی مەسیری خەڵکە من سەرژمێری تێدا بڵێ سەرژمێری تا ئێستا بەداخەوە هیچ گرنگیەکی پێ نەدراوە زۆر باسی لێ ناکرێ هیچ گرنگیەک پێ یعنی لە پەرلەمانی بەغاش زۆر مەسەلە نیە زۆر باسییان نەک یعنی ئەو گرنگیە کە بە قانونی ئەحوال شخصیەکە دراوە بە قانونی عەفوەکە بە سەرژمێریەکە نەدراوە بە هیچ یعنی عێراق خۆی بە مۆزوعەکەی بەجددی وەرنەگرتووە یەکشت ئێستا فەزان خان بەبیری هێنامەوە ئێمە ڕۆژی یەکیدا کەوە حەقە هەمووتان بیزانن کۆبوونەوەیەک لە پەرلەمانی عێراق کرا دیدار بوو کۆبوونەوە نەبوو وەزارەتی پلاندانانی عێراق داوای کردبوو پرەزنتەیشنێکی کرد بۆمان ئێمە لەوێ بین چوین نوێنەری نەتەوەی تورکمان نوێنەری نەتەوەی عەرەبی سونەش و کوردی ئێزیدی و ئەوانە ئەندام پەرلەمانەکان هەمووی لەوێ حازر بوون بە سەرۆکایەتی جێگری سەرۆکی پەرلەمان دکتۆر شاخەوان بوو لەو کۆبوونەوەیە کە 2 ساعات و نیوی خایان بۆمان دەرکەوت کە تەنها کورد نییە مشکلەی هەیە لەگەڵ سەرژمێری نەتەوەی تورکمانیش مشکلەی هەیە عەرەبی سونە بەشێکی عەرەبی سونە مشکلەی هەیە کوردی ئەزیدی مشکلەی هەیە ئەوان بە شێوازێکی کە مشکلیان هەیە کە ئێمە دەرمان بڕی بۆیان دواتر بە کتابێک بۆ پەرلەمان ناردمان وەکو وەزارەتی پلاندانان وتومانە ئێمە تەنها مشکلی ناوچە کوردستانەکانمان نییە لای ئێوەش ئەوانەی کە ئاوارن لە ئەمبار و نەینەوا و نازانم چۆ هاتوونەتە شوێنەکانی تر ئەوانیش ئەڵێن کاکە ئێمە نامانەوێ ئەوانە لەسەر هەولێر بنووسرێن ئەمانەوێ لەسەر ئەمبار بنووسرێن نامانەوێ لەوە عێراق ئەڵێ لە ڕووی سەرژمێریەوە ئەوە هیچ ینی کاریگەری نییە خۆی ڕاستە لە ڕووی فەنیەوە کاریگەری نییە چکە تۆ ژمارە دانیت بەڵامەوان ئەڵێن نا ئێمە دوایە بودجە دانێن بۆ پارێزگاکە ئەو 300,000 کەسێک کە لە هەرێمی کوردستانە بواە لە ئەمبار بواە دواتر کە بودجە دانێن ئەو 300,000 لێ دەرچووە لەو ژمارەیە بودجەکەمان کەمترە بێ نەخێرە بێوانە لەوێ بن ئەوان لە ڕووی سیاسیەوە باسیەکەن وەزارەی پلاندانانی عێراق تا گەیشتا ئەو ڕادەیە کە جێگری سەرۆکی پەرلەمان لەسەر ئەو مشتومڕێی کە دروست بوو داوای کرد کە چاو میوانداری وەزیری پلاندانانی عێراق بۆ ئەو مەترسیانە بخاتە ڕوو دواتر ئێمە کە گەڕاینەوە لە بەغا نووسراوێکمان نار بۆ پەرلەمانی عێراق ئەو هەموو خاڵانەمان تیایدا ڕوون کردەوە و ئەوەنەی بزانم ئەویش ئاڕاستەی سەرۆکوەزیرانی عێراقی کردووە ئێستا سەرۆکوەزیرانی عێراق ئاگای لێیە جاران هەر گوێی لێ ئەبوو لە وەزارەتی پلاندانانی عێراق کە ئەوە وەزعەکەیە و ئێمە ئەیکەین و هەرێمیش لەگەڵمانایە وایە ئێستا مەترسیەکانی هەرێم و خەڵقی تریش چوە لای لە نوێنەرانی بەرەی ببوورە تورکمان نوێنەرانی تورکمان نوێنەرانی کریستیانەکان هیچ نیگەرانیەکان هێناوەتە وەزارەتە بەڕێزەکەت لەسەر مەسەلە هەولێر ئەوانیش هێناویانە بڵێ نیگەرانیەکانی تورکمانەکانی کەرکووک چییە لەم سەرژمێری هەمان ئەو نیگەرانیانەی ئێمەیە کە ئەڵێ وەزعەکە ئاسایی نییە با وەزعەکە ئاسایی بێتەوە اینجا سەرژمێری بکە بە کورتی باشە هیچ میکانیزمێک هەیە کورد لە شوێنی خۆی
ناونوز بکرێت لە چەمچەماڵ کفری کەلار هەولێر خەڵکی و ناوچانە لە کاتی لە دوای بیستیمان ئەوە یەکێکە لە داواکاریەکانمان وتومان ئەگەر هات و هەر سەرژمێری کرا ئەوانەی خەڵکی کەرکووکن خانەقینن شنگالن مەنەلیە هەر شوێنێکی کەیە لەسەر ناوچەکانی خۆیان بەس ئەوە چۆن دیاریەکرێ تۆ لە کاتی سەرژمێری لە کاتی سەرژمێری تۆ پرسیارەکە ئەکەیتەوە ئەو جواب بداتێ دواتر سەیری کارتی نیشتیمانەکەی یەکەیت و ڕقەمەکەی یەنووسی و فۆرمی خۆراکەکەش یەنووسی لە ناو فۆرمەکە هەیەەوە ئەوە دواتر ئەبێتەوە بە هەمان شێوە مقاتعی کەی کە دواتر تەرحیلی کەیتەوە سەر پارێزگاکەی خۆی ئەمە ئەکرێ و لە ڕووی فەنیشەوە ئەکرێ بەڵام دیسانەوە گەڕێنەوە ئەڵێن باشە ئەگەر نەیان کرد و مامەسا کەی ئەڕۆن بۆ ئەوێ بۆ کەی بە دیاریکراوی ئەڕۆن بۆ بەغا بۆ دانووسان و پێشبینیەکی بە خەڵک بڵێن خۆتان ئامادەکەن بۆ گەڕانەوە بۆ ناوچەکانتان یا بایکۆتەکەن ئەزانی گەڕانەوە بۆ ناوچەکانی خۆیان ئەوە ویشێکی ئاسان نییە تۆ خەڵقەیە لە ڕووی ڕەنگە لە ڕووی مادیەوە نەتوانێت بڵێن دوای هاوکاریەکرێ هەیە لە ڕووی ئەمنیەتی خۆی و ڕەنگە نەتوانێت بڕاتەوە ڕەنگە شوێنی نەبێ بڕاتەوە بۆی ینی ئەو داواکاریە کە ئێمە گەرمانەوێت لە حکوومەت داواکاریە بکەین لە خەڵقە بێ داواکاریەکە معقول بێت حکوومەتی هەرێمی کوردستانیش تەسحیەک با حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی تایبەت بۆ قەیناکە شوێنیان نییە هەتا ڕێژ بکەون سۆزارخان ئەڵێم ئۆپشنە ئەم بژارەیە هیچ کەواتە ئەگەر ڕێژ بکەون لەسەر مەرجەکانی تر ئەوان هەرە بێ لێرە خۆیان ناونووس بکەن ئەوانە لێرە خۆیان ناونووسەکەن دواتر تەرحیل لەکرێن سەر پارێزگاکەی خۆیان ئەوەی چێکە داواکاریەکان ئیستا بەڵام مەترسیەکە ئەگەر تەرحیل نەکرا سەیریکە ئێمە لە بیدایەتەوە بەشتی زۆر معقول دەستمان پێکرد کە بگەین ڕێکەوتن لەگەڵ عێراقا وتمان ئەوانە هەمووی معقولە وتیان هەمووی معقولە وتیان بانەتەوەی تیانە بێ وتمان بەسەر چاو طبعا نەتەوەمان کە داخڵ نەکرد و قبولمان کرد لەبەرەوە مەترسیانە بوو کە ئێوە باستان کردی سالێرە ئێمە مازانی وایە ئەو کاتەشە مازانی وایە بەڵام ئێستا کە ئێمە ئەوان نهاتنە پێشەوە و داواکاری معقولەکانیان جێبەجێ نەکرد ئێمە ئێستا داوای شتی ترمان کردو لێیان باشە بینەرانی بەڕێزەیکەم بە دوا پرسیار بۆ مامەسا سیروان ئێمە ئەزانین کورد بەچی هەستیارە و ئێوە لە چیە ترسن ئەی ئەوان کە لە هەموو ڕێکەوتنەکان پاشگەز بوونەتەوە و بزانی عەرەب لە چیە ترسێت و مەرجەکانی ئێوەی جێبەجێ نەکردووە یا ڕێکەوتنەکانتان لی پاشگەز بۆتەوە من وا هەستەکەم ئەوان نەیانوتوە طبعاً بەڵام من وا هەستەکەم ئەوان ئەو درێژە پێدەرەیاندا لە بڵێن لە مانگی یان دوانزەی پارەوە تا ئێستا و خاڵانەی کە داوامان کردو بوو لە 2019 ئیشی لەسەرکەین بۆ ئەوەی نەگەینە ئەم ڕۆژە ئەوان وا تێگەیشت بوون لە ئێمە کە ئێمە کە گەیشتینە مەرحەلەیە وەکو ئێستا کە گەیشتون ڕەنگە تر قبولمان بێت هەموو شتێک جێبەجێ بکرێ ئەوان من وا هەستەکەم وا تێگەیشتون لە ئێمە کە ئێمە ڕەنگە لە موقعێکی بەقوت نین ڕەنگە لە موقعێکی وانین کە ئێمە بێین بڵێن کاکە ئێمە ئەتوانین ئەو پرۆسەیە بە شێوازێکی کە نێڵین جێبەجێ بکرێ من وا هەستەکەم ئەوە باس نەکراوە لە ناو خۆمانە بەڵام من وا هەستەکەم ئەوە قەناعەتی خۆمە ئەوان وا تێگەیشتون کە ئەوان ئەتوانن بگەن خاڵێک کە ئەیتر گەڕانەوەی تیانە بێ بۆ جێبەجێ نەکردنی سەرژمێری ئەگەر وا بیریان کردبێ هەڵان ئێستا دڵە چیاڵە کێ ڕۆن بۆ بەغا و ئەکرێ یان ناکرێ زۆر بە کاتێکی نزیکە ڕەنگە بڕۆینە بەغا بە قسەی دڵ نییە ئەبێ لەسەر واقعی حال ئیش قسەی دڵ نییە بەڵام ئاخر واقعی حاڵەکەی شەرح کرد هەرچی لێ پرسم هەرەڵێ مەرجەکان جێبەجێ نەکرێ نایکەین منتەقیان بۆ وتم زانمەی دڵی چیاڵ کاگ ڕەنج یعنی ئێستا بۆ نمونە لە قەزای مەخمور بۆ نمونە وەکو نمونە وەریگرین وەکو سەمپڵ یعنی بۆ نمونە 50,000 نفوسەیە لەو 50,000کە ئەوە لە سنووری مەخمورە لەو 50,000 20,000 دانیشتوانی شارۆچکەی مەخمورە کەواتە چی دەمێنێتەوە 30,000 دەمێنێتەوە سێ لە بۆ نمونە لەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستان جێگیر بوونا ئەگەر ئەو شەرتەی هەرێمی کوردستان جێبەجێ نەکرێتن برێن ئیلا دەبێت خەڵکە بگەڕێتەوە مەخمور ئەو ناوی تۆمار دەکرێتن ئەوە یەککە لە گەورەترین زەربەکان بەبەر ئێمە دەکرێت باشە ئێستا لە کۆتاییدا کاک سیروان ڕێک قسەکانی ئەوەیە کە ئێوە داوایەکەن قسەی وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان وەکو خۆی فەرمووی قسەی سەرۆگۆزیران جێگری سەرۆگۆزیران هەر هەمویان ڕاکانیان وەکو ڕاکی ئێوەیە ئەڵێن مەرجەکان جێبەجێ نەکرێ و مەترسی لە دەستدانی ناوچە کورسانەکانی دەرەوە ئیداری هەرێم بکرێ ئەو سەرژمێریە کورد ناچێتە ژێرباری و ڕەنگە بڵێن بەس تەنیا لە هەڵەبجە و هەولێر و سلێمانی و دهۆک با بکرێت یان ئەبێ دوا بخرێتەوە
کاک سیروان بەخێربەی کات نەماوە ئەبێت تۆ بەرچاوڕوونی بێ بە خەڵکەکە یان بایکۆتیکە یان بە شێوەیەکی جوان ئەڵێم هەفتەیە ینی ئێمە چاوەڕێیەکەین هەنگاوی داهاتوو بنین لە هەرێمی کوردستانەوە چاوەڕێکێن ئەم دوو ڕۆژەش بزانین چی خەبارێکلا کردبێتەوە خۆخۆ لە سیاسەتە کردووە ئەس ناکەی سارد بوونەتەوە ئەوان یەکلا بۆ ئێمە مەسیرەوە تااقەتیان لێ کردوون نا ئێمە بۆ مۆزۆی سەرژمێری هەر لەسەر موقفی خۆمانین نا زۆر باشە سەرکەوتوون مامەسانی خۆشەویستیا خوا بەخێر بە سەر چاوم بەس یەک پرسیارم هەیە بەڵێ پرسیارێک هەیە ئەڵێن لە 2023 هەریم یعنی حکوومەتە هەریم ئەو ناوچەکان گشت دەستگیر کرد لۆ خستنە بە مادەی 140 لۆ قبول نەکردان بۆتان یامانە ناوچەی کوردستانن و تەواو بەڕای تۆ وەڵاهی ئەوە بۆ سیاسیەکان بەجێ بڵێنەوە جوابەوە نییە باشە یەک پرسیار بۆیان ناردوم ئەوەی باجەکە ئەکاتەوە خەڵکی ناوچەکانن یەک پرسیاریان بۆ ناردوومەڵە لە دوا کتێبتانە دوا ئامارتانە کە دەرتان کردووە پێشبینیە خۆشت پێشێکی بۆ نووسیوە پێشبینیەکەن تا 2040 ژماری کورد بێ بە چەند تا 2040 ژمارەی دانیشتوانی کوردستان بێتە 8.8 میلیۆن بێ ئاوارە و پەنابەر یعنی 8 میلیۆن و 800 هزار کەس بێ ئاوارە و پەنابەر بێ ئاوارە و پەنابەر زۆر سپاس دەکەم ئینشاءڵڵا ڕێەکەون و ئیتر لەمە بەدوا لە بری پێشبینی ئەبین بە خاوەنی داتای حازری سەرجەمی کوردستان بە خاکی داگیرکراوی کوردستانیشەوە کاتێکی خۆش بینەرانیێژا چاوەڕێی دانووسانەکان و دوا بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستانە بین ئایا بڕیاری بەشداریکردن لە سەرژمێری ئەدەن لە ناوچەی کوردستانیەکانی دەرەوەی داری هەرێم یاخۆت نا خواگای لام وولایەکتان بێت بەخێر بن سەرچاو